رفتن با تماشاگر نمیخوایم به ما دانشگاه دفاع 11 میلیون سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە بەرنامەی ڕاستەوخۆ هاتوومەتە خزمەتان. ئەمڕۆ سێشەممە 12 مانگی ڕازبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 4 ئۆکتۆبری 2022 زاینی بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بەم ئاخێزە جەماوەری کە ئێستا لە ئێران و لە دەرەوەی وڵات لە دژی کۆماری ئیسلامیدایە. هەمووتان ئاگادارن ئەمڕۆ چپاڵپشتیە کرا بۆ ئەم بانگەوازەی کە شۆڕای هەواهەنگی ڕێکخراوی سنفی فەرەنگیان ڕۆژی دووشەممە دەری کرد و زۆرێک لە خوێندکاران و مامۆستایان و فەرەنگیان هاتنە پاڵپشتی ئەم بانگەوازە و خوێندکاران و خوێندکارانی مەدرسەکان و زانکۆکان ئەمڕۆ خۆرۆشا بوو. بۆ ئەوەی کە زانیاری زیاترمان بێت هەر ئێستاکە هاوڕێک کاوان سەنعید لە واحدی خەبەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵمانە تا زانیاری زیاتر هەم بە ئێمە و هەم بە ئێوەی ئازیز بدات. ئەم کاتت باش هاوڕێکاوان، زۆر سوپاسەوە بەشداریتان دووبارە. منی سلام عرض دەکەم هاوڕێ ئەمیر خۆشەویست، سلام عرض دەکەم لە خزمەت هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سڵاو لە وێری و ئازایەتی خەڵکی کوردستان و ئێران بە تایبەت خوێندکارە. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوان، ئەگەر دەکرێت بە کورتی دوایین زانیاریەکانمان سەبارەت بە ئەمڕۆ پێ بڵێ تا ئێستاکی. بەسەر چاو هاوڕێ ئەمیرگیان، سەرەتا لەم هەواڵە و دەست پێیەکەم کە لە شارەکانی دیواندەرە، سەقز، بۆکان و سنە زۆر هێڵی ئینتەرنێت لاوازە، زۆر بەرتەس کراوەتەوە، بەڵام ئەو بەمانایەوە نییە کە خەڵک نینە سەر شەقام ناڕزایەتی دەرنابڕن، خەڵک لەسەر شەقامن. هەندێ وێنە و ویدۆ بەدەستمان گەشتووە کە بەتایبەت لە شاری دیواندەرە و کە خەڵک ئێستا لەسەر شەقامن و دژ بە دەسەڵاتی ئیسلامی دروش مەدەن. لەسەر ئەو بابەتە کە جنابت باست کرد، ئەو ڕاگەیانە کە شۆرای هەماهەنگی فەرەنگیانی ئێران بڵاوی کردەوە، ئەمڕۆ هەندێ وێنەمان بەدەست گەیشت. ئێمە لە شارەکانی سەقزەوە، سنەوە، مەریوان، حتا لە شارەکانی دیکەی ئێران لە شیرازی شەو هەندێ وێنە بڵاو کراوە کە پشتیوانی خۆیان دەربڕی بوو لە ئەو بانگەوازە و هەروەها سەرچاوەکانمان، سەرچاوە خۆجەیەکان باسییان لەوە کرد بوو کە بەمانایەوە نییە کە گەوێنەکان کەم بێ، خەڵکانێکی کەم یا معلمانێکی کەم یا خوێندکارانێکی کەم پەیوەست بوون بۆ بانگهێشتا، بەتایبەت مەسەڵەن لە شاری سنەوە پەیوەندیان لەگەڵمان گرتیان تەواوی مەدرسەکان داخراون، خوێندکاران ناڕۆنە مەدرسە، هەمومانیان گرتووە. و سەحنەی جالبیش کە ئەمڕۆ بینیمان لە زۆربەی شارەکان، حتا لەو شارانە کە زۆر مەزهەبیشن وەکو قۆم وەکو یەزد، خوێندکاران لە چکیان فڕێدا هاتنە سەر شەقام و دروشمیان وتەوە دژ بە دەسەڵاتی ئاخوندی. ئەم سەحنانەیە ما خەدەبە فکر 13 ئابانێک کە بەناو ڕۆژ دانشاموز ناوگوزاری کردیاوە ڕژیم. ئەمڕۆیش هەندێ ئەمانە منداڵن، بەڕاستی منداڵن، زۆربەیان 15 ساڵ 16 ساڵ ژێر 18 ساڵن، بەڵام جەماعەتی زۆریان، ژمارەیەکی زۆریان دەست بەسەر کردووە کە بنەماڵەکانیان نیگەرانن لەسەر بارودۆخیان، بەتایبەت لە شاری سەقز چەند نەفەرێکیان بازداش کرد، لە سنە هەر بۆ جۆراوە لە شارەکانی دیکەی ئێران. بەڵام ئێمە سەحنەهای زۆر جوانمان بینی کە لەسەر خەت بوون خوێندکاران، وەکو ئەوایلی ساڵی 57 کە وێنەکانی ڕەزاشانە هاوردە خوارە و ئەیان دڕان ئەیان سووتان. ئەمڕۆ ئێمە لە کەرەج، لە تاران،
لە شارە شماڵیەکان لە عێراق لە زەنجان لە زۆر شار حتا شیراز ئێمە بینیمان کە خوێندکاران وێنەکانی کومەینی و خامنەیان هاوردە خوار و دڕانیان و لەگەڵ لەشکەکانە سووتانیان لەسەر پشتیوانی جەمعی کە لە ئەم بانگەوازەکرا کامیۆندارانن ئێمە دوێکە هەواڵێکمان بوو کە لەسەر ئەم بابەتە کە کامیۆندارانی غەربی کشوەر بەدەم بانگەوازەکە و ڕۆیشتون و مانیان کردووە دەستیان لە کار کێشاوەتەوە وتم لەبەر لاوازبوونی ئینتەرنێت بڕێ لە هەواڵەکان دێرتر ئێمە بەدەستمانەکات بەڵام خەڵک دڵنیا بن کە ئێمە ڕاستیەکان هەرو جوورە کە هەمیشە تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێشکەشی بە ڕایگشتی کردووە ئێمە بە ئەرکی سەر شام خۆمان نەزانین کە ڕاستیەکان بۆ خەڵک باسکن کامیۆندارانی سنووری میهران ئەمڕۆ سێومین ڕۆژیانە کە مانیان گرتووە و بڕیاریان داوە کە تا ئەو دەست بە سەرکراوانە ئازاد نەکرێن درێژە بەمانگرت نەدەن بازاڕیانی ئیسفەهان بە تایبەت ناوچەی پیشەسازی شاپور جەدید دووبارە دوکانەکانیان داخزمانیان گر هەر بەدەمە و بانگەوازە و چوون لە شەقامی تاڵەقانیش هەر بۆ جۆرە و کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و لەگەڵ هێزەکان ڕژیم تێکەڵچوونیان بوو کرێکارانی نیروگای بەرقی داڵاهوو لە کرماشان هەر بۆ جۆرە سەوا لە خاستەهای معیشەتی کە بوویان داخوازیان لەسەر خۆپێشاندانەکان بوو لەسەر ناڕزایەتیەکان بوو پشتیوانی خۆیان لە خۆپێشاندەران دەربڕی و ئەو سەرکوتە وحشیانەی ڕژیمیان بە توندی مەحکوم کردن کارگەرانی پتروشیمی پێشتری هۆشداریان دابوو لە بەیاننامەیەکە هۆشداریان دابوو بە ڕژیم کە ئێمە ئەگەر دەست بە سەرکراوان ئازاد نەکرێن ئەگەر ڕژیم سەرکوتەکانی متەوەقف نەکات ئێمە 100% ئەڕۆینە سوراغمانگرتنی گشتی و ئیمڕۆ بۆ نمونە پتروشیمیە دەنامان بوو لە عەسەلویە و لە ڕۆژگەل داهاتووە حتمما بەخشکەل مختلف سەنایە نەفت و گاز و پتروشیمی ملحەقەون بەو مانگرتنە کشاوەرزانە ئیسفەهانیش عەلاوە بە ڕەخاستەی حەقاوەیە کە هەستیان بۆ زایان دەڕوت ئەمڕۆ بەدەم بانگەوازەکە و چوون ڕێپێوانی گەوریان لەسەر شەقامەکانی ئیسفەهان ئەنجامدا و کۆنفدراسیۆن ئیتحادیەهای کاریگەری نۆروێژ بەیانی بە هەمیەتی بڵاوکردەوە و لەسەر خۆپێشاندانەکان ئێران ئارزایەتیەکان و حەجمە خشونەتێکی ڕژیم ئەنجامیدا لە شاری کرماشانیش هەواڵێکمان بەدەست گەشتووە کە ئەڵێن ناوەندە ئیسلاحاتیەکان ڕۆشتونەتە سوراغ باشگا وەرزشیەکان لەبەرەوەی کە کەمبوود نیروەکانیان جوبرانەوەکەن بۆ سەرکوب خەڵک چونە سوراغ وەرزشکاران بەڵام وەرزشکارانیان وتە ئێمە لە قباڵ پارەیەکەم پارەی باش کە پێتانەدەن ئێوە جەز بکەین و ئەتان لەسەر خەڵکە بەشداریکەن بەڵام قبولیان نەکرێ وتیان ئێمە ناتوانین ڕوبەڕوو بین لەگەڵ خزم و کەس و کار و دۆست و ڕفێخمانە لە شارەکانی شنۆ و پیرانشار و سنە لەبەرەو مانگرتنە شکۆدارە کە بەڕێوەچوو زۆرێ لە دوکانەکانیان پلۆم کردە بەداخەوە بەڵام خەڵک گورەیان بەرزە ئەزانن کە ڕژیم داماوە فشاری لەسرە و لەبەرەو فشارانەیە کە دەست بۆ هەرچی ئەبزارە ئەبات هەروەها لەسەر خوێندکارانی زانکۆ ئەمڕۆ ئێمە بۆ سێومین یا چوارمین ڕۆژ بوو کە دانیشتووەکان لە زۆربەی دانیشگاکان بەتایبە دانیشگا سەنعەتیەکان علوم پزیشکیەکان لەبەرەوە خشونەتە کە ڕژیم لە حەق دانیشتووەکان دانیشگای شەریف ئەنجامیدا خوێندکاران ئەکسەرەن ئەو مانگرتنە پەیوەست بوون و لە ناوەندە دانیشگاکانە کۆبوونەوە مەسەن لە تەبرێزە ئەمەڵام ڕژیم دانیشگاکەی مەحاسرەکە ڕوبەڕووی دانیشتووەکان بووە و لە شعارهایی کە دانیشتوەکان مەطرحیان کرا ئەس کوردستان تا تەبریز فەقر و فساد و تەبعیض لە دانیشگای علوم پزیشکی و دانیشگای کوردستانیش ئەم شعاریانە بووتەوە کە لە شەریف تا کوردستان خوونین تەمامە ئیران ئەم شعارانە شعارهەیە کە دژ بە خامنەیی و دژ بە دەسەڵاتی کۆمەرە ئیسلامی دەریێت لەگەڵ جنجیان ئازادی شعارهەیەکە کە بەردەوام لەسەر زار هەموو خوێندکاران بووە و ئەدامەی شیەوەی چون دانیشتوەکان بەیانیان داسە دەرەوتی یانەکە تا ئەو دانیشتوانە کە بازداشت کراون ئازاد نەکرێن ئێمە درێژە بە مانگرتەکەمانە من لە خزمەتام کاکامیر بەڵێ زۆر سپاس هاوڕێ کاوان سەمیعی بۆ ئەم زانیاریانی کە بە ئێمە و بینەرانەدا سپاس حتمما لە مەجالێکی تردا پەیوەندی پێ دەگرین و زانیاری زیاتریش لێوەردەگرین زۆر سپاس بۆ بەشاریت مایشەکەم شەوت باش بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاکەش هاوڕێ هەتاو عەبدوڵڵاهیمان لەگەڵا هاوڕێ هەتاو ئەم کاتت باش دەنگی منتان هەیە
بەڵێم کاتتان بەش هاوڕێ ئەمیر ماندوو نەبن لە کارۆەرکی زۆر سپاس هاوڕێ هەتاو سپاس بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆیم شەودا کرد هاوڕێ هەتاو هاوڕێکاوان زانیاری زیاتری پێداین و پێوتین کە ئەمڕۆ لە ئێران چ خەبەر بوو بەو بانگەوازەی کە شۆڕای هاوانگی ڕێکخراوی سنفی فەرەنگیان دەری کرد ئەمڕۆ زۆرێک لە خوێندکاران و خوێندکارانی زانکۆکان و معەلیمان هاتنە پاڵ ئەم بانگەوازە و زانکۆکان خۆرۆشە ماوەی 4 زیاترە ژنان لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامی و مافەکانیان نەپارێزراوە پێشێل دەکرێت بەڵام ئەمڕۆ بینیمان حتا خوێندکارانی ژێر تەمەن 18 ساڵیش هاتنە سەر شقامەکان و پاڵپشتی خۆیان نیشاندا و بە نیشانەی ناڕەزایەتی مەقنەکانیان لەسەر سەریان دانا و دروشمی ژنجیان ئازادی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆریان دەوتەوە سەرەتا پێم بڵێ چ هەستێکتان بوو بەرامبەر بەم حرەکەتە و پەیوەستبوونیان و پشتیوانیان لەم ئاخێزە ژماوەریە چۆن هەڵدەسەنگێننەوە وێرە سلااوڕێز بۆ خۆت و بەرنامەکەت بینەرانی بەرنامەکەت هاوڕێ ئەمیر ئەگە بمان هەبێ باز لە قوڵی هەڵوێستی خوێندکاران لەو کات و ساتەدا بگرین و قوتابیان وانی کە لە دەبیرستانان ئەبێ سەیری ئەو پەروەردە ئیدئۆلۆژیکە بکەین کە خوێندکاران تێدا پەروەردە بوون ئێمە دەبینین کە لە زانکۆکان و لە قوتابخانەکانی ئێران لە مەکتەبەکانی ئێران لە سەرەتاوە حتا زانکۆ حتا تەبعیزی جنسیەتی پەروەردەیەکی ئیدئۆلۆژیک و چەقبەستوو هەیە بەرام بۆ مناڵان پەروەردەیە کە باز لە سەر کوت دەکا باز لە توندوتیژی دەکا بەڵام ئەمڕۆ بینیمان کە خوێندکاران جونگەیەکی گرنگن لە ناو کۆمەڵگای ئێمە لەبەرەوەی کە ئێمە زیاتر لە 6 میلیۆن قوتابیمان هەیە لە ئێران و زیاتر لە 3 میلیۆن خوێندکاری زانکۆکانمان هەیە بێگومان ئەم هێزە بە تایبەتی کەنەوەی نوێیەوە هەمیشە خاوەن داخوازی ڕادیکال بۆ ساختارشکەم بۆ تاوەشکێن بووە بۆچی هاتوونە سەر شەقام سەر ڕای ئەو هەموو سرکوت و زەبروزەنگەی بەرامبەر بە ژنان بە تایبەتی کچان و بۆ هەموو تەبعیزی جنسیەتی و هەڵاوردنێک کە بوونی بۆ ئێمە ئەبینێن کە یەکەم شتەوەیە کە دەردەکان هاو بەشە هیچ مافێکی سەرەتایی بۆ ئەمان لەو کۆمەڵگادا بوونی نییە و گەیشتۆتە گیانیان و ئەمڕۆ ئەگە دێنە سەر شەقام بەرامبەر بە دەسەڵاتێکی تۆتالیتێر دژە مرۆڤ ئەبینن کە لەو کۆمەڵگایە هەتا ئەو سیستمە لە سەرکار بێ هەتا ئەو دەوڵەتە لە سەرکار بێ بێگومان قوتابیانیش بەشێکن لەوانەیە کە بە تایبەتی هەمیشەنەوەی نوێ داخوازی زیاتری هەیە ساختارشکانە تابۆشکێنە ئەبینن کە لەو کۆمەڵگایی جۆرە مافێکیان نییە ئەسووتێن و چیتر نان هەوێ لەو کۆمەڵگایدا بسووتێن و لەناو بچن و بێگومان ئەم جومگە لەبەرەوەی کەوتم خاوەن داخوازی ڕادیکاڵەوە بەشێکی زۆر لە نەوەی نوێ لەخۆ ئەگرێ ئەتوانێت شوێندانەری زۆر ئەگەر هاو ئاهنگ بن ڕێخستنی باشیان هەبێت کە بوویانە ئێمە ئەمڕۆ بینیمان کە مامۆستایان لە شارەکانی مەریوان و سنۆسەقز و زۆربەی شارەکانی تر و شارە گەورەکانی ئێران پەیوەست بوون بە ناڕەزایەتی قوتابیان لە دەبیرستانەوە بگرە حتا خوێندکاران لە زانکۆکان و پەیوەست بوون بە شێوەیەکی هاو ئاهنگ ئەمە دەتوانێت کاریگەری زۆر ئەرێنی لەسەر ئەو ناڕەزایەتی و خۆپێشاندانە کە ئێستا لە سەدان هەزاریش خۆی تێپەڕاندووە لە هەموو شارەکان ئەتوانێت شوێندانەری گرنگی بێ و لەو فەزا ترس و تۆ ئێمە بینیمان کە لە کاتەکانی پێشودا ئەگە خوێندکاران دەست بەسەر دەکران ئەشکەنجە دەکران لە خۆپێشاندانەکان خەڵک دەهاتن داخوازی ئەوەیان بوو کە خوێندکاران ئازاد بکرێ بۆ کۆماری ئیسلامی بەگرتن و ئەشکەنجە و لە زیندان ئاخنینی لە خوێندکاران لە سیاچاڵەکانی هەدەف و ئامانجی پیلانی ئەوە بوو کە خوێندکاران تەنیا داخوازیەکان بێ ئەویش ئەوەی بە ئەوەی کە خوێندکارانێک کە دەست بەسەر کراون ئازاد بکرێن بەڵام ئێمە بینیمان دوای کارەساتی زانکۆی شەریف و دوای ئەوەی کە خەڵک بە بوێری زۆرە و بەرەو پیری خوێندکاران چون بە تایبەتی ئێمە لە ئێستادا دەبینین دایکان و باوکان هاوڕیز لەگەڵ قوتابیان و لەگەڵ خوێندکاران و لەگەڵ هەموو نەوەی نوێی لەسەر شەقامەکانن ئێمە بینیمان کە دروشمەکان گۆڕانی بەسەرداهات بوو تەنیا دەست بەسەرکرانی خوێندکاران و ئازادیان نەبوو ئێمە بینیمان کە دروشمەکان ڕادیکاڵ بوون هەموو پایەکانی ئەم سیستمەی خەریک بوو لە ناو ئەبەرەوە داوای ڕوخانی ئەو سیستمە دەکات چونکە ئەزانەیەگە ئازادیشیانکەن ئەم سیستمە هەر بۆ جۆرەی وە هیچ جۆرە ماف و ئازادیەکیانەوە تەنانەت ئەم
پیلانی ڕژیمیشیان لەناو بن. ئێمە بینیمانە کە لە ئێستادا ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی لە مەسلەی ئەتنیک و فرەنەتەوە خەریکە کەڵکی نابەجێ وەرەگرێ بە پیلانەوە دووبەرەکی دەخاتە ناو جومگەکە ناو نەتەوەکانەوە. بینیمان لە ئێستادا بە دروشمی ژن ژیان ئازادی بە دەردێکی هاوبەش لە هەموو شارەکان و ناوچەکانی ئێران بینیمان کە پیلانێکی لە پێشدادا ڕێژراوی ساڵهای کۆماری ئیسلامی لە قاودرا لە بار بردرا و ئەمە خۆی ئەمە دەگەێنێت لە ئێستادا شۆڕش لە وجود و لە ناخی ئینسانەکانەوە دەست پێ دەکات و ئێمە بەڕاستی لە ئێستادا ئەم شۆڕشە ئەم ئینقلابە لەناو ئەو کۆمەڵگایدا خەریکین ئەبینین و هیوادارین کە هەر بەو شێوازە کە پێشڕەوە کە رادیکاڵە کە یەکگرتوون و بە خەسارێکی کەمترەوە تاڕۆخانێ یەکجارەکەی و ڕژیمە درێژێ هەبێت. بەڵێ هاوڕێ هەتا خۆتان ئاماژتان پێدا کە ئەوەی ئێستا لە زیاتر لەسەر شقامن نەوەی نوێن. پێم خۆشە پێم بڵێ ئەم ڕۆڵی کە نەوەی نوێ ئەلان دەیگەڕێ و داهاتووی ئەم ئاخێزە بەرەو کوێ دەچێت؟ بێگومان ئەوەی کە هەموو کات نەک هەر لە ئێستادا لە ئێران بە تایبەتی لە ناو سیستمە تۆتالیتێر و دیکتاتۆرەکاندا کاتێک کە نەوەی نوێ قوتابی دێتە سەر شەقام بە بوێریەوە هاوارەکە و داوای مافی خۆیەکە و داوای ڕوخانی ڕژیم دەکە. ئەمە نەک شۆندانەری تەنیا لەسەر ناوچەکەی خۆی دادنێ بەرکو لەسەر سیستمە تۆتالیتێرەکانی دەوروبەریشی دادنێ و پارامێترێک دەبێت بۆ نەوەکانی داهاتوش. ئێمە بینیمان لە کاتی خۆی کە ڕژیمی پەهلەویش ڕووخا بەشێکی زۆر خوێندکاران ڕۆڵی گرنگیان هەبوو لەوانەیە لە ئێستادا بوونی ئەم خوێندکارانە خۆی ئەم ئاواتە خەریکە دێنێتە دی لە بەروەیکردنەوەی وتم شۆندانەری ئەرێنیان بە هاو ئاهەنگی و بە ڕێخستنی تایبەتەوە شۆندانەری ئەرێنیان چونکە بە میلیۆنان قوتابی خوێندکار لە ئێران بوونیەیە. نەوەیەکی نەترسمانەیە سەرڕایەوەی کە لە پەروەردەیەکی ئیدئۆلۆژی لە ناو سیستمێکی سەرکوتکراودا سەرکوتیان بووە هەمیشە هەر دەنگێکی ئازادی خواست کە دەنگی هەڵبڕی بێ لە گەرودا کپ کرا، بەڵام لەناو ئەو سیستمەدا وەختێک تۆنەوەیەکی نوێی ئاوە دەبینی بێگومان پایەکانی ئەو ڕژیمە لەرزۆکتر بووەوە. بێگومان ئەو ڕژیمە لە کۆتاییەکانی تەمەنیدا تۆ سەیری کە کۆماری ئیسلامی لە ئێستاکە دەستی کردو بە ڕەشبگیری بە ڕەشەکوژی بە قەتڵ عام هەتا ئەوەی کە تیری خلاص لەسەری مناڵی خەڵکەدەن ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی نەترسا. ئەمە گەرەکێتی کە فەزایەکی ترس و تۆقاندن ئیجاد بکە بەڕێوە بە بۆی کە خەڵک بکشێنێتەوە. بەڵام ئەمە بینی ماسەڕای ئەو هەموو سەخت و گوشارە کۆماری ئیسلامی باش تێگەیشتووە کە ئەم شۆڕشە ئەم هێزە ئەم توێژانەی کە دەست لە ناو دەستی یەک بە ژن و بە پیاوە ئێمە بینیمانە کە کۆماری ئیسلامی لە سەرەتای خۆسەپاندنی بەسەر خەڵکی ئێراندا ژنانی کردە قوربانی پیاوانیش لە کۆمەڵگایە تۆوی دووبەرەکی و هەڵاواردنی لە نێوانیاندا چان. بەڵام لە ئێستاوە دەبینین کە ڕێژەیەکی یەکجار زۆر حتا لە بە تایبەتی لە کوردستان ڕێژەیەکی یەکجار زۆر لە پیاوانی ئازادی خواست دەبینین کە داوای مافی ژنان لەو کۆمەڵگایەکەن و ئەمە پیلانێکی تری کۆماری ئیسلامیشی لەباربر. ئەمە ئاستی و شیاری جنبشێک و بزوتنەوەیەک ئەگەیەنێکە ئەزانێ سەرچاوی هەموو نەهامەتیەکانی ئەم سیستمە دژە مرۆڤەیە و تا ئەو سیستمە لەسەر کار بمێنێ و لە ناو نەچێ بێگومان ئەم هەموو شۆڕش و قوربانیدان و ئەشکەنجە و زیندانە هەر بەردەوامە و پێویستە ئەم سیستمە چونکە هەنەک لەسەر ئێران شۆندانەری لەسەر ناوچەشەیە. کۆماری ئیسلامی دەستی تێرۆری ئێرەوەیکە بینیمان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هێرشی کردە سەر ئەحزابی کوردی و کۆمەڵە بەرهەڵستیدا و هەڵوێستی خۆی بوو لەسەر ئەم پرسە. ئەم تەواوی ناوچەکە لە بواری ئەمنیەتیەوە خەریکە کاری ساڵهای ساڵ تێرۆر و تۆقاندن و ڕەشەکوژی بووە و لە ئێستادا گوڵەڵی کەوتۆتە لێژی باش لەوە گەیشتووەکە چیتر ناتوانێت درێژە بە دەسەڵاتەکەی بدا و لە ئێستادا وەکو هەمیشە سیاسەتی شەلم جۆرم خۆی نابوێرم بڕێوە ئەبا، بەڵام ناتوانێت تەفرەقە ئەفکەنی بکە لە ناونەتەوەکاندا، ناتوانێت لە بینی ژن و پیاودا دووبەرەکی ساز بکە لە هەڵاواردنی ڕەگەزی و لە پرسی ئیتنیک و فرەنەتەوە کەڵک وەرگێ و ئەمانە هەموو بە دردێکی هاوبەشەوە بە هێزێکی لە بڕان نەهاتوو بە یەکگرتووی ڕێخستنێک و بە ئاستی و شیارێکی یەکجار زۆرەوە کە بەڕاستی جێگای شانازی هاتوونە سەر شەقام و ئەم خۆ پێشاندانانە بۆ جۆرێک کە ئێمە دەبینین بەردەوامە تاڕوخانی ئەو ڕژیمە و بێگومان ئێمە بەزووی دەگەینە ئاوات و ئامانجی نەکنەوەین و هەمومان هەموو ئەو ئینسانانی کە باوەڕیان بە ئازادی هەیە باوەڕیان بە نەمانی سیستمی تۆتالیتێر و دیکتاتۆر هەیە بێگومان بەزووی ئێمە ئەو ئارمان و ئەو ئامانجەمان دێتە دی و ڕوخانی ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر زۆر نزیکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتا
عەبدوڵڵایی بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆیم شۆماندا کرد. زۆر سپاس. سپاس بۆ ئێوە ئازیزیش، سپاس بۆ هەست بەبێت پرسیارەتیتان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، هەر ئێستاکە بینەمان بواتووەکە لە شارەکانی سەقز، دیواندەرە، بۆکان و سنە هەر ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی هەروە بەردەوامە و خەڵک هاتوونەتە سەر شەقام و دروشمی مەرگونەمان بۆ دیکتاتۆر دەڵێنەوە و خەریکە تێکەڵچوون لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان. بەڵێ پێما بێ بەڵێ هەر ئێستاکەش هاوڕێ فەراست ساڵحی ئەندامی کوێتەی ناوەندی کۆمەڵا لەسەر هێڵە. هاوڕێ فەراست، ئەم کاتت باش؟ دەنگی من هەیە هاوڕێ ئەمیر؟ بەڵێ بەڵێ. من سڵاومێ بۆ ئێوە و ماندوونەبوونیتان لێکەم و سڵاو هەیە بۆ بینەرانی ئازیز و هەروەها دەستخۆشی ئێوە کەم کە لەم ماوەی ئەم سێ هەفتەدا بەڕاستی زۆر جوان کارتان کردووە و زەحمەتان کێشاوە و ماندوونەبوونیتان لێکەم و هیوای سەرکەوتوم هەیە بۆ هەموو لایە. زۆر سپاس هاوڕێ فەراست. سەرەتا پێم بڵێ لێرە با باس بکەین، خۆشتان ئاگادار ئەم ئاخێزە لە بزوتنەوەی ژنان و بەتایبەت خوێندکاران زۆر بەرچاو بووە. پێم خۆشە پێم بڵێ ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن ئەوەی کە ئاوا بەرچاو ژنان هاتوونەتە سەر شەقام و خوێندکارانیشی پێزیاد؟ بەڵێ ئەوە هەروواکە خۆشتان ئاگادارن ئەوە ماوەی سێ هەفتەیە کە ئەم ئاخێزە یعنی لە ڕێگای تەزاهورات و تەزاهوراتی سەرشەقامەکان و ئەتسابی سەراسەری دانیشتووەکان، مامۆستایان و خەڵکی کوردستان بە تایبەت کە دوودانە مانگرتن و ئەتسابی زۆر مۆفەق و سەربەرزانیان بردەڕێەوە. ئەمە تەواو ڕژیمی واقعان خستووەتە وحشەتەوە، ینی حسەکە کە خۆشی حسەکە کە ئەوە ئیتر ڕوبەڕووخانە و تەواو خستوێتە وحشەت و نیگەرانیەوە. و هەروەها ئەمە لە ناوە کە ئەبینین لە هەموو شارەکانە، لە شارەکانی کوردستان، ئێران یەک بە یەکی کە مرەتەب ئەبینین کلیپەکان بڵاو ئەبێتەوە لە دانیشتوویان، ژنان، محەسڵین، معلمان و هەموو توێژی جامعە هاتوونەتە ناو ئەم ئاخێزەوە. دروست ئەم ئاخێزە لە ئەوەڵۆ دەستی پێکرد کە ژنان زۆر لە هەنگاوی پێشەوە بوون و ئێستش کە هەروەها لە پێشەوە. ئەگە من لێرا شتێک بڵم کە واقعاً یعنی ژنان هەل لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاری ڕژیمی جمهوری ئیسلامی و دەستیاندا مبارزە بەر عەلەیهی ئەو ڕژیمە و هەمیشە لە سەحنەی مبارزە بوون. لە هەر شوێنە دەنگی ئەتراز بەرزە بۆ ژنان لەوێ حاضر بوون. ژنان دەنگیان بەرزە کردەوە و بوێرانە لە مقابڵی ڕژیم و مەئمورانیا ئەوێسان. و هەروەها ئەمە ئەمڕۆکە کە ئەیبینین نەتیجەی ئەم مبارزەی ئەم چەند ساڵەیەکە واقعاً ژنان و هەروەها خەڵکی ئێران کردویانە و ئەیبەنە پێشەوە. یعنی واقعاً ئەوە مایەیەکە کە مەسەلەن ئەوە لە ماوەی ئەم چەند ساڵە ئەمە خۆی گرتووە و ئێستا نیشانی ئەدات. هەروەها لە دەرەوەی وڵاتی لە زیاتر لە ئێرانیەکانی دەرەوەی وڵاتیش زیاتر لە 150 شار لە وڵاتەکانی دەرەوەی وڵات و هەروەها ژنانی تورکیا، ژنانی ئەفغانستان، ژنانی عێراق، ڕۆژاوا و زۆر وڵاتەکانی تر هاتوونەتە دەرەوە پشتیوانی خۆیان لەم ئاخێزە جەماوەریەی خەڵکی ئێران و هەروەها پشتیوانی لە پشتیوانیان کردە لە کارهایە کە خەڵکی بوێر و عەلەیهی ئەو ڕژیمە جەنایەتکارە ئەیبەنە پێشەوە. و هەروەها لە ناو خۆی ئێرانی شاهەمیسان و بینیومانە کە زۆر لە هونەرمەندان، وەرزشکاران، دانیشگایان و ئوستادان و ئەساتیری دانیشگا و هەروەها زۆر کەسانی تر ئەمانە زۆر بەم هاتوونەتە ژێر شعاری ژن ژیان ئازادی. یعنی ئەم شعاری ژن ژیان ئازادیە بووەتە شعارێکی واقعاً جەهانی ئەمڕۆژە. ئەمڕۆکە لە ئەبینی لە وڵاتانی تر بە زوانهای خۆیان بە زمانی خۆیان ئەو شعارە تکرار ئەکەنەوە. لە هەموو وڵاتەکانە ئێمە لە ڕووی کلیپەکان و ئەبینین کە بە زمانی خۆیان، یعنی خەڵک ئێمە کە لە دەرەوەی وڵاتین خەڵک ئەبینین بەڕاستی لەسەر شەقامەکان یا وەختێکە ئاکسیۆن و ئێترازێک هەیە ئەسڵن بە محبەت و زۆر جار کچانی جوان دێنە بەر دڵیان پڕێ و دەستەکەنە گریان. یعنی کولەن ئەمە تەئسیرێکی زۆر جەهانی بووە، خارج لە ئێران و لە کوردستان تەئسیرێکی زۆر جەهانی بووە و ڕژیمیش بۆ ئەوەی کە وحشەتی کردو لە مەقابڵی ئەم
ئاخێزە گەورە کە ئەزانی ئاخێزێکە کە ئەمە بەرەو بۆ نابودی ئەو بەرەو ئەوە ئەڕواکە ئەو بنێتە زباڵەدانی تاریخ بە هەروەها بۆ ئەو کارە دەستی داوەتە سەرکوتێکی یەکجار زۆر بەرین و عەزیەت و ئازار و هەروەها دیمان کە ڕۆژی یەکشەممە هێرشی بردە سەر دانیشتویانی دانشگای سەنعەتی شەریف و لەوێ دانیشتویان کە کۆ بوونەوە بە یەکۆ نیروهای لباس شخصی ئەباتە سەریان و حملەیان پێکات و بە هەموو جۆرێک وەلێ خۆشبەختانە لەوێ زۆر لە مامۆستاکانیان لە ئوستادەکان و ئوستادانی ئەوێ واقعاً پشتی دانیشتوەکانەکردن کۆمەکیان کەن حتا دەربازیان ئەکەن کارێکەکەن کە خۆیانەکەنە دیوار کە مەسەلەن نیروهای ئەمنیەتی ئەزیەتیانەکە بەڵام بەداخەوە عدەیەکی زۆریان هەر دەستگیر کردووە و تقریبا زۆر ئەزیەت و ئازارێکی زۆریان داوە بە ئەوان و هەروەها خەڵکی بەلوچستان هەروواکە خۆمان ئاگادار خۆتان ئاگادارن خەڵکی بەلوچستان بە ئەتراز بە تەجاوز بە دەستدرێژی بە کچێکی 16 ساڵە خەڵکی بەلوچستانیاندا بە ڕەگبار و نزیک ئەوەی کە تا ئێستا وتراوە حدودی 6 نەفەرێک کوژراوە و زۆری دەستگیر کراوە ڕژیم بە هەموو جۆرێک لە هەموو ڕێگایەک و هەوڵ ئەدا کە ئەم ئاخێزە سەرکوت کات حملەی کردە سەر بنکەکانی ئەحزابی سیاسی لە ئیقلیمی کوردستان و هەروەها هەوڵ ئەدا کە مەسەلەن کوردستان و زاهد سیستان و بەلوچستان کە منطقەیەکە کە لەوێ نیروی مسلح هەیە هەوڵ ئەدا ئەمانە پێشێتە بەیانی مبارزەوە بە حاڵەتی ئەوە کە جەنگی مسلحانە دەست پێ بکات و ئەو بتوانێت بەو شێوە لە بەخاترەوەکە لە ئەنزاری بین المللیەوە بتوانێت ڕاحەتر سەرکوت کات بەڵام خۆشبەختانە خەڵکی کوردستان و بەلوچستان و بەلوچستان زۆر لەوە ئاگاترن کە خۆیان دەرگیری ئەو کارە نەکەن بەڵێ فەرموو بەخش بەڵێ حاورە فراست حاورە هەتا پێشتر ئاماژەشی بۆدا کە باسی کرد کە ئەمڕۆ لە سەقز و مەریوان بەتایبەت بۆ لە چەند شارێکی تریش لە کوردستان ئەمڕۆ مامۆستایان هاوڕێ لەگەڵ خوێندکاران کتابیان هاتن و پاپشتی خۆیان ڕاگەاند و لەگەڵ خوێندکاران ڕێپێمانیان کرد و خوێندکارانیش دروشمیان دەبتەوە پرسیارەکەم لێرەدایە ئەم حرەکەتی مامۆستایان دەتوانێت چەندە کاریگەری لەسەر ئەم ئاخێزە جماوەری بێت بەڵێ بێگومان کە تاسیری یەکجار زۆری ئەبێت و هەروەها معلمانی مامۆستایانی مبارز و خەباتکار کە ماوەیەکی زۆرە لە چەند ساڵی ئەخیرا مڕەتەب و بەردەوام لە اعتسابات و لە تەحەسن و لە مبارزاتی خۆیانە چوونەتە پێشەوە و ئەمڕۆکەیش دانیشتووەکان چوونەتە پاڵیان ئەوە خۆی زۆر کارێکی گەورەیە کە اعتساباتی سەراسەری معلمان و دانیشتویان و دانش ئاموزان قوتابیان کە هەمووی ئەمانە ئەتوانێ واقعاً بێ بە نیرویەکی گەورە و لە مقابڵی ئەو ڕژیمەدا و لە مقابڵی ئەو سەرکوتگەری ئەو ڕژیمەدا ڕاوەستێ بەڵێ ئەم خۆشبەختانە ئەو بانگەوازە کە ڕێکخراوی سەنعەتی ڕێکخراوی سنفی فەرهەنگیان کە ئیعلامی کردبوو بە دانیشتویان چوونەت پشتی و هەروەها ئێمە حیزبی کۆمۆنیستی ئێمە ئێران و هەروەها کۆمەڵە ڕاهی کارگەر بەشێ لە ڕاهی کارگەر کە ئەمانیش چوونە پشتی ئەمە واقعاً لە کوردستانە کە زۆر جوان دەمیداوە و زۆر لە شارەکانی ئێرانیشە هەروە جوابی داوە کچەکان لە مەدارسە ڕۆژی ئەوەل کچەکان یعنی ڕۆژێ پێش ئەوەکە ئیعلام ئەم ڕۆژە ئیملام کرێت 12 مهر ئیعلام کرێت کچان کە چبوونە مەدرسە ڕوخسەریەکانیان لا بردبوو لەسەر کلاس و خۆشبەختانە مامۆستاکانیش پشتیوانیان لێ کردووە لەسەر تەختە سیای کلاسەکانە شعاریان ئەنووسی شعاری مەرگ بەری دیکتاتۆر و زۆر بوێرانە یعنی واقعاً هەروواکە هاوڕێ هەتابی ژووتی واقعاً نەوەی نوێ نەسلی ئەمڕۆکە و زۆر بوێرن لە مقابڵی ئەم ڕژیما و ترسیان لە هیچیان چون هیچێکیان نیە تازە لە دەستی بن هەموو زندگی تەواوی ژیان ینی گرتووەتە ژێر دەست و لە هەموو شتێ مەحرومی کردن بە تایبەت ژنان و کچان و هەروەها باقی مەدرسەکانی تریش پەیوەست بوون پیان و لە خەبەرەکانیشە لە کلیپەکانە و شتەکە باستان کرد ئەمانە هەمووی واقعاً حمایەتێکی زۆر کراوە لەم اعتسابە یعنی واقعاً اعتسابی سەراسەری ئەتوانێت جوابوویەکی باش یەکێتر لە تاکتیکەکانی مبارزەیە هەروەها
خەباتی سەر خیابان چەنێ پێویستە و لازمە ئەو نێژ ئاعتساب پێویستە و چون هاودەنگی و هاوکۆیەکی زۆر لە ناو خەڵکدا دروست ئەکات و خەڵکێکی زۆر ملحەقە بن هیوادارم کە ئەم ئاعتسابانە لە ئایندەدا هەروەها کە باسیش کرا لە راپۆرتی ڕفیقەمانە بەڵێ هاوڕێکاوان وتی و کارگەرانی سەنعەتی پێترۆشیمی ئەوانیش کە بەیانیاندا زووتر پێشتر بەیانیانداوە کە هەمیسان دووبارە تاکیدیان کردەوە کە ئەگەر هەمیسان ئەو سەرکوتانە دەستڕانەگرێ ئێمە حتمەن ملحەق بین بەو ئاعتسابە و خۆمان نیشانە دێن یعنی کولەن دروستکردنی کمیتەهای ئاعتساب لە هەموو شوێنێ لە شوێنی کار لە شوێنی لە مەکتەب لە دانشگاکان لە ناو بازاڕیان یعنی ئەمە زۆر پێویستە لە وەختەیە ئەمە خەڵک بە یەک نزیک دەکاتەوە ئیتر لەوە زیاتر نێڵین جوانەکان فقط لە سەر خیابان من دایک و باوکەکان هەموو بێنە سەر خیابان بە پشتیوانی لە جوانەکانیان لە ڕۆڵەکانیان نێڵن تەنهایان و هەروەها خۆشبەختانە تایسش تەنهایان نەهێشتن و مطمئنم ئەمە زۆرتر و زۆرتر ئەبێت و ئەو ئاعتساب عمومیە ئەبێتە ئاعتسابێکی سەراسەری و پشتی ئەو ڕژیمە ئەشکێنێ بە تایبەت ئەگەر ڕۆژێک شێرەکانی نەفت ببەستن و کە ڕەگی حیاتی ئەو ڕژیمەیە ئەوە کارگەرانی نەفت بێنە کایەوە ینی بێنە ناو مبارزە و مبارزاتی سەراسەریۆ بەشداری بکەن ئەمە ئیتر تەواو پشتی ئەو ڕژیمە ئەفشێنە و پشتی ئەو ڕژیمە لە عەرزەدات بە هیوای ئەو ڕۆژە بین کە بەڵێ زۆر سپاس فراست ساڵحی ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەما بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەیش و داوای سەرکەوتوتان بینەرێکی ئازیزمان لە سنە و پامیناردوو نووسیتی سڵاو ئەم کاتتان باشماندوونە بن هاوڕێیان دەستان خۆش بێت بۆی کە راپۆرت و هەواڵەکان ڕاستەوخۆ هەموو شوێک بە خەڵکی دەگەێنن هەر ئێستاکە سنە هاتوونەتە سەر شەقام و بە دروشمی ژین ئازادی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و بە بوهلەدانی ماشینەکان لەسەر شەقام و هێزە ئەمنیەکان ترس و خۆف کەوتۆتە دڵیانەوە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس بە و بینەرە ئازیزە کە دەستنەوە بە ناوی ئازاد نردوێتی بینەرێک کەشمان پامی نردووە نووسێتی سڵاو ئەم کاتتان باش من لە ئیستانبولەوە پام دەنێرم ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئێران بۆ پشتیوانی لە ناڕزایەتی ڕێبەرانی سووریە لە ئێران لە کونسولخانەی کۆماری ئیسلامی لە ئیستانبول کۆبوونەوە و دژ بە ئەوان دروشمیان وتۆتەوە سەرکەوێ بزوتنەوەی شۆڕش گێرانەی خەڵکی ئێران ڤیدیۆیەکی کورد بینن لەم ئاخێزەی ئەمڕۆ دێنەوە خزمەتە
میێرانی عزیز لە خزمەتتانداین بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە ئەماخێز جمهوری کە ئێستا لە ئێران لە ئارادایەوە تا ئێستاکەش هەر بەردەوامە. وێنە ویددیۆمان زۆر بۆ دێت ئێمە دایانگەنینە دەست هاوڕانی ئۆتاق فەرمان کە بتوانن لە مەجالێکدا بڵاوی بکەنەوە. هەر ئێستاکەش هاوڕێ متەلیب ئەنوەری لە ڕێگای ئیسکایپەوە لە سوئێد لەگەڵمانە. هاوڕێ متەلیب ئەم کاتت باش؟ ڕێزمێ بۆ هەموو بینەران بەڵێ زۆر سپاس هاوڕێ متەلیب. هاوڕێ متەلیب ئەگەر بۆ خۆتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانانەوە بەبوونەی کوشتنی مەحسای جوانە مەرگەوە ئەم ئاخێزە سەراسەری هەتا ئێستاکەش هەروە بەردەوامە. ئەگەر بتانێت هەڵسەنگاندنێکتان بێت چۆنی هەڵسەنگێنن؟ دەنگی هاوڕێ متەلیب نایە بۆ من هاوڕێن. هاوڕێ متەلیب دەنگتان هەیە فەرموو. پێشەکی ڕێزسڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ هەموو دەسەندەکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و هابینەرانی خۆشەویست. من حەزم کرد پێشەوە هاوخەمی و هاودەردی خۆم بۆ هەموو ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لەم یامەدا یا لەم مبارزەدا لەدەست داوە سەرخۆشیان لێ بکەم. هیوادارم کە خوێنی بە ناحەڵژاویان بە هەدەر نەچێت. پاشان درودی شۆڕش گێڕانە نێرم بۆ خەڵقە قارەمان و خۆڕاگرانەی کە بوێرانە لە مەیدانە ڕاوەستاون و بڕیاریان داوە تا کۆتایی بەم دەسەڵاتە نەگریسە بمێننەوە. من پێم وایە ئەم ناڕزایەتیانە بەگشتی لە ئێرانە و بەتایبەت لە کوردستانە نیشانەی بلوغی سیاسی جامعەیە بەگشتی بەتایبەتی بۆ ئەم نەسلی تازە کە ژنان و جوانان و بەگشتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگایە. ئەم بزوتەوە گرنگی تایبەتی خۆی هەیە لە بەتایبەت بە دوای شۆڕشی گەلانی ئێران لە 50ەوە پێم وایە مجموعەیە اعتراضاتی کە کراوە لە ساڵەکانی 60 دوای ئیعدامی ساڵەکانی 67 کە هەموو کۆمونیست و ئینسانی شۆڕشگەرە متەئەسفانە زیاتر لە 10,000 کەس قەتڵعام کرا. اعتراضاتەکانی ساڵەکانی 60 دوایەوە 78 کە خاتەمی خەندان هاتە سەر بوو بەسەر کۆمار و متەئەسفانە ئەویش بە بەڵێنایەکی درۆ توانی مدەتێ لە سەردەسەڵات هەبوو ئەو کاتەش بۆیان دەرکەوت کە ئەویش هیچ پێگەی کۆمەڵایەتی نییە و نەوعێک لە حاکمیەتە بە هەموو چێرە جیاوازەکانیانەوە و بە هەموو گفتارە جیاوازەکانیانەوە. پاشان قیامی 78 دەستی پێکرد. قیامی 78 کە متەئەسفانە ئەویش بوو بە دانیشتجویان دڵەوی ئەو قیامە بوون کە بە خوێن کێشتا متەئەسفانە. دوایەوە پاشان ئەو اعتراضاتانەی قیامی ساڵی 96 و 96 و ئابانی 98 ئەوانیش بەنەوەیە کە دیارە خاصیەتەکەی و معناکەی جیاواز بوو تایبەتمەندی خۆی هەبوو داوای اعتراضاتێکی داواکاریایەکی لە چوارچێوەی باشکردنی ژیانی گوزەرانی ئابووریان دەباری مەسەلەی گرانی بنزینەوە گرانی گەشت و مەکەوە قیامایەک دەستی پێکرد کە متەئەسفانە شێوەی زۆر تەمەنی درێژ نەبووە بەنەوەیەک دەستگاهای سەرکوبی ڕژیم توانیان ئەم قیامەش خامۆشکەن. ئەمانە مەجموعەیەکن کە من پێم وایە ژێربەنای ئەم ناڕزایەتیانن کە ئیمڕۆکەدا ئێرانە دووبارە سەر هەڵەداتەوە. هەمیشە ئەم قیامانە دەورەهایەکە بە شێوەی جۆرە و جۆر ڕەنگەداتەوە. بەڵام خوشبەختانە ئەوەی کە ئەم اعتراضاتانەی ئیمڕۆکەیە بەرچاو و زۆر دیارە گەورەبوونی ئەم اعتراضە بە شێوەیەک کە بە هەموو چین و توێژەکان و ملیەتەکان و بیر و ڕای جیاوازەوە کە هەمووی دەستیان خۆتە دەستی یەک و بە نەوعێک ئەیانەوێ ئەم حاکمیەتە نەگریسە چەپەڵەی مرتەجعات لەناو بەرن. جا من پێم وایە تایبەتمەندیەکانی کەشی کە ئەوەیە کە ئەم نەسلە تازە بە لە بەرچاوگرتنی بلوغی سیاسیەکەیان و ئامانجەکان و خواستە تازەکانیان من پێم وایە ژنان بە دەرەجە یەکەم محوەریەتێکی تایبەتی هەیە لەم قیامەدا کە دوای گیان بەخێرکردنی مەحسای جوانەمەرگ ئەم قیامە شکڵی گرت. ژنان دەورێکی کاریگەریان هەبوو شعارایەکی ڕادیکاڵ مطالباتێکی ڕادیکاڵ کە حەقێکی تەبیعی خۆیان بوو کە ساڵەهای ساڵە لەو نظامە دیکتاتۆر و چەپەڵ و
مرتجعانەی ئیسلامیانەیە کە لە عەرەبستان لە چوزانم لە وڵاتانی دەوروبەری خۆمان کە بە شێوەهایەکی سیستماتیک ئەچەوسێنەوە مافەکانیان زەوت دەکرێ ئەمانە خۆشبەختانای ئەمڕۆکە بەهۆی بلوغی سیاسەکەەوە کە عەرزم کردنەوە گەشەی فکری ئەمانە بوونی جوانانێک کە توانیان ئەوانش حزوریان بێت دانیشتجویان مجموعەی چین و توێژەکان کرێکاران واحدای سنفی معلمان ئەمانە هەمووی بە نەوعێک کە ناڕازین بەو سیستمە بەدەسەڵات بە حاکمیت بە وەزی ئابووری بە وەزی کۆمەڵایەتی بە وەزی ئەو یاسانی کە ڕژیمی چەپەڵی ئێران بە نەوعێک سەپاندوێتی بەسەر گەلانی ئێرانە توانیانە ئیمڕۆ گەشتونەتەوە قەناعەتە کە ئەمە ئیتر لەگەڵ تەمەدونی ئیستا و لەگەڵ سەردەمی ئیستا و لەگەڵ عەقلانیەتی ئیستا ناگونجێت و بۆ یەکە بوێرانە و زۆر جەسوورانە هاتوونەتە سەر شەقامەکان و داواڕەواکانیان نەخەنە بەرچاوی کۆمەڵانی خەڵک کە بە نەوعێک ئیتر ئەم ماهیەتی ئەم ڕژیمە وەکو جاران قبول ناکەن و بە نەوعێکی تر بێ بچێتە زبڵدانی تاریخەوە و بە نەوعێکە بێ ئەمانە لە حاکمیەتە نەمێن و تەغییرێکی تاختاری ڕیشەیی لەو جامعەیە دروست بێت. بەڵێ هاوڕێ متەلب لە دەرەوەی وڵات هاوڕانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ئەم ماوەی زۆر چالاکانە بەشداری ئاکسیۆنەکان بوون هەتا ئێستا ئەم ئاکسیۆنانە کە ناڕەزاتی بۆ دژ بە کۆماری ئیسلامی توانیونە چه ڕۆڵێک و دەورێکیان هەبێت پلانتان بۆ درێژە پێدانی ئەم ئاکسیۆنانە چییە؟ هاوڕێ ئەمیدیان من پێم وایە پێشەوەی جوابی ئەم پرسیارەت بەمەوە حەزەکەم ئیشارەیە بکەم بە مەجموعەیەک ویژگی تایبەتی ئەم ئەترازاتانە کە بە شێوەیەک بەرچاوە و من حەزەکەم بۆ بینەران ئەم بەرچاو و ئەم مەجموعە ویژەگیانە باسکەم جاوەقتی حتممە جوابی ئەوەش دێم و من تایبەتمەندی ئەم ئەترازاتە کە زۆر خۆشببینم پێی و پێم وایە ئایدەیەکی ڕوونی داوەتە بەر چاوی هەموو گەلانی ئێران ئەوەیە کە تەکەسوگەرایە کە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە میلیەتەوە بە جنسیەتەوە بە جیاوازی بیرۆڕاوە بە جیاوازی نەتەوایەتیەوە لە بەرچاوگرتنیەوەی کە ڕژیم ساڵەهای ساڵ کاری بۆ کرد تەفرقە بکاتە بینی ئەمانەوە خۆشبەختانەی مرۆکە ئەو تایبەتمەندیانە لە شکلێکی تەجەموعێکی گشتی و اتحادێکی عملی شکڵی گەتووە ئەمە یەکێ لە ویژەگیەکانێتی کە زۆر 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 تایبەت و زۆر گرنگە و زۆر نقطەی ئومیدە دوو هەم پێم وایە ئەم ئاعترازانە کە ئیمڕۆکە بەشێکی بەنەوە خۆڕسک بوو دوای مەرگی جوانە دوای مەرگی و گیانبەخکردووی ماسا پێم وایە کەوتۆتە قۆناغێکەوە کە استراتیژیشی بۆ خۆی دانەوە استراتیژی داناوە لە شعارەکانە لە ئامانجەکانیانە دیارە کە هەمووی سافتارشکانانەیە هەمووی ئەیانەوێت تغییرێکی ڕیشەیی لە بنەمای جمهوری ئیسلامی دروستکەن شعارەکان مطالباتەکان هەمووی ئەوەمان پێڵێ کە کولیەتی نظامیان ناوێ خەڵک ئەوە یەکێ استراتیژیەکەشی بەرچاوە سێمەند تەسویرە عمومیەکەیەتی کە بە بەرچاوی جیهانیەوە دیارە ئەم تەسویرە عموما کە لە میدیاکان ئابیندرێ لە دنیای دەرەوە ئەبیندرێ بە شێوەی بەرچاو کە حزوری شور و شەوقی ئەم خەڵقە لەسەر جادەکانە وای کردووە کە وەرە و ئیرادەیەکی تایبەتی یاوە بە هەموو جیهان بەگشتی هەموو جیهانیەنەوە سەر شەقام هەموو دنیای کردوتە ئیمڕۆکە خوشبەختانە بۆ نمونە مەسەلەن جەلسەی ئایسا من سەیری پێشم گفتوگۆیە جەلسەیەکی تایبەتی لە پارلمانی ئوروپا کە ئیستا شەر ئیدامەی هەیە خوشبەختانە تەوافق کرا لەوێ کە بە نەوعێک بتوانن ڵەوی نەوعی مەحدودیەت و جا لە ڕێگەی محاسرەی اقتصادیەوە بکە متەئەسفانەویش ئازارەکانی یەکێتەوە سەرشانی خەڵک ئەو مەحدودیەتانەیەکی لەوانە مەسەلەن داراییەکانی سەرانی جمهوری ئیسلامی لە دەرەوەی وڵات ببەستن یەکێ لە داواکاریەکانی پەرلەمانتارەکانی ئوروپا دوو هەمەن مەحدودکردنی هاتوچویان بۆ دەرەوەی وڵات سێ هەمەن مجموعەی ئەو ئەندامانی بنەماڵی سەرانی ڕژیم لە دەرەوە بنەوەک پێداچوونەوەیکی پێ بکەن بە ئیقامەت و بە مانەوەیان لە دەرەوەی وڵات ئەمانە مجموعەیە خۆشکەرن بۆ بزوتنەوەی شۆڕژگەڕی لە ئێران و لە کوردستانە کە ئەمانە هەموو دنیا 120 دانا عزوی جایزەی نوبل کە وەریان گرتووە خوشبەختانە بە تەوافقێک و بە داواکاریەکی تایبەت داوای محکومیەتی ڕژیمی جمهوری ئیسلامیان کردووە 11 دانە سازمان و نەهادی حقوقی بەشەری لە
دنیای دەرەوە داوای محکومیەتی جمهوری ئیسلامیان کردووە کە بەربەستی بۆ دروستکەن و ئەم ئێترازات ئەنا سەرکوب بەو شێوە جەنایەتکارانە سەرکوب نەکەن. ئەمە مەجموعەیەک شتەکە حەزم کرد لە دەرەوەی وڵات جزئی ئەو فعالیەتانەی ئێمەیەکە بە شێوەیەک ئێمە فشارێنین بۆ نەهاتهای بین المللی لێرە لە ئەمنیستی ئینتەرناسیۆناڵەوە لە سازمانی مللەوە لە تەشەکل های کرێکاریەوە لە ئەنجومەنهای سنفیەوە لێرە مرتب لە تەماسین تەزاورات ڕێخین پەیوەندی ئەگرین تەماس ئەگرین بە شێوەی جەمعی بە شێوەی فەردی بە شێوەی حیزبی بە شێوەی سازمانی هەموو ئەمانە جوزی فعالیەتایەکە کە ئێمە لێرە خوشبەختانە لەبەر چاومان گرتووە بۆ حیمایەت و پشتیوانی لە اعتراضاتی ناوخۆ و تا ئەو کۆتایی ئێمە ئەم اعتراضاتانە بەردەوامێنین. ئێمە بە شێوەیەک کار و فعالیەتی ئێمە لە دەرەوەی وڵات خوشبەختانە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات بە تایبەتی و لەگەڵ ئەوەش سازمانهای ئێرانی وەکو سازمانی کاریگەران ڕاهی کاریگەر و سازمانی چریکای فیدایی ئەقلیەت و چوزانم جەرایاناتی چەپ و ڕادیکاڵ توانیویانە ئیتحادی عەمەلێک لێرە دروستکەین و بە نەوعێک بتوانین پەیامی ئەو خەڵقە لە ناوە بگەێنین لەسەر شقامەکانی ئێرە بۆ ئەفکاری عمومی دەرەوە هەر یەکە لە شارێک و لە مەکانێک و لە تەجەمعات دەکەن و بە نەوعێک پەیامی خەڵکەگەێنە ئەفکاری عمومی جامعەی سوید کە مەقۆم لە سویدم و خوشبەختانە دەساوردیشی بووە خوشبەختانە ئەمانە بۆتە هەوێنێکە بۆ حیمایەت لە معترزین و ئینقلابی گەرەکانی ئێران. بەڵێ زۆر سپاس هاوڕێ متەلەب ئەنوەری بۆی کە بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەمانە کرد. هەر بژین و ئێوە سەرکەوتوون پێویستە بڵێم کە دەستخۆشی و ماندوو نەبوونی ئێوە بە دەرەجەی یەک کامیشە سەنگەرتان چۆڵ نەکردووە ئەویش نوعی مبارزەیە جێ تەقدیرە جێ دەستخۆشیە هیوادارم بەردەوام بن دەشتان ساقی و هەر لەو بلۆنگۆیی کە جەنابەت قسەکەی بانگەوازی سەرکەوتن بەم جوانە ڕامگەێن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ متەلەب بۆ بەشداریتە. هەر بژیتە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاکەش هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان لەسەر هێڵ هەیە. ئەگەر هاوڕێیان لە بەتاق فەرمان بتوانن هاوڕێ حەسەن بێنە سەر خەت. بەڵێ هاوڕێ حەسەن دەنگی منتان هەیە ئەم کاتتان باش. ئەم کاتت باش کاکە ئەمیر دەنگی ئەوم هەیە سڵامەیە بۆ بینەرانتان. بەڵێ زۆر سپاس دوبارە بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا هاوڕێ حەسەن. سەرەتا ئەگەر دەکرێت دوایین زانیاریەکانمان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ پێ بڵێ هاوڕێ حەسەن چۆنی هەڵدەسەنگێنی هەتا ئێستا. بەڵێ دەنگی تاوجێگایی بە ڕووداوەکانی ئەمڕۆ کە دەگەڕێتەوە ئەوەی بە ئەم منتخی کوردستان و ئەوە مربوط دەبێت لە دەرەوەی سنوورەکان ئەمڕۆ لە دەوروبەری هەڵگورد و بەربەزین و ئەوانە جمهوری ئیسلامی خۆی خۆیان قەرارگای هەمزەیان بادی ئەوە حملەی کردو بەڵام بەخۆشیەوە زەرروزیانێکی گیانی تا ئێستا پێ هەواڵەکان نەبووە هێزیان هێنا بۆ دەوروبەری منتەقەی هەنگەژاڵ ئەوانە لەو دەوروبەرەیش بوون بەڵام بەشێکی زۆری نیگەرانیە جمهوری ئیسلامی زۆر نیگەرانی سنوورەکانە ئەم جوڵەی بەهێز کردبوو تا ئێوارە منتەقەی پێنجوێن و بڕێک لەو شوێنانەی تریان بردومان کردووە وترێت لە شوێنایەکیان کردووە کە پیان وا بووە مەرگەی پژاکی پێدایە گریلای پژاکی پێدایە ئەو باران و ئەو منتەقە تەواو بووە هیچ خەبەرێک بەخۆشیەوە لە زەرروزیانی ئەو هێزش کە هێنابوویان لەسەر ئەوەیە کە گەڕابێتەوە لەوانەیە هەر بۆ مەموریەتان تاوجێ بە ناوخۆی کوردستان دەگەڕێتەوە ئەوڕۆکە دەزانن کە لەلایەن کانونی سنفی معلمانی ئێرانەوە مانگرتنی گشتی ڕاگەیەنرا ئەو مانگرتنی گشتیە لە زۆر شاری ئێران وەڵامی وەرگرتەوە لە ئەنفەرکارانەوە لە کوردستانە لە چەندین شار لەوانە لە سنە لە مەدیوان لە سەقز لە هێندێک شوێنەکانی دیکەیش کە بەهۆی کچرانی تۆری ئینترنێتەوە هەواڵەکانی ئەوان نەبوو بەڵام ئەو سێ شارە ویدیۆ و فیلمەکانیان بڵاو بووەوە لە شارەکانی تر لە تاران لە کەرەج لە زۆر
شوێنی دیکە بۆ زانکۆکان لەسەر شقام دەنگیان بەرزە هەروەها لە زۆر شوێنی دیکەش خوێندکاران بەتایبەت خوێندکارانی کچ مەقنعەکانیان ئاگرتێ بەرداوە هاتوونەتە سەر شەقام دروشمیان وتوێتەوە ئەو مانگرتنەیش لە دایان شار بەڕێوە چووە مانگرتنێک بووە کە بۆ معنایە سەرکەوتوو بووە بێ ئەو بانگەواز و بانگەشتەی بۆی کرابوو طبعا هاوکارانتان پێشتر باسی ڕووداوەکانی تریان کردووە وردەکاری لە چ شوێنهایەک جوڵەهایکی دیکە لەناو کامیێنداران لە حرەکەتی کرێکارانی قەراردادی نەوت پترۆشیمێنی شوێنەکانی دیکە جوڵە هەیە ڕاستی قسە لە زۆر جێگا لە مانگرتن و لە بەدەستەوەگرتنی ئەو شێوەیە لە خەبات هەرچی زیاتر هەتا دێت بەرینتر دەبێتەوە ئەوە خۆی جێگای دڵخۆشیە من نامەوێت ئەو خەبەرانە دووبارە تەکرار کەمەوە ئەوە زانیاریەکان بوو کە تا ئێستا پێیاگەدار بەڵێ هاوڕێ حەسەن باسی بردمانی سەر سنوورەکانت کرد لەلایەن سپای پاسدارانەوە پرسیارێک ئایا بردمانی سەنگەرەکانی پێشمەرگە کرابوو لەو منتەقەیە کە عرضم کردی لای هەڵبورد و ئەوانە مجموعەیەک پێشمەرگە لەو مەرزەکان بە قەولی خۆیان ئەو شوێنانیان بردومان کردووە بەڵام ئەوەندەی کە خەبەرەکان هەیە ئێمە لەگەڵ ئەو لایەنانە حیزبانی دیکە پەیوەندیمان کردووە لێمان پرسیون بەخۆشیەوە هیچ جەرەلوزیانێک نەبوو بەڵێ هاوڕێ حەسەن باسی ئەم مانگرتنت کرد لە کوردستان و خۆشان ئاماژتان پێدا کە هاوڕێیانیش بە تێروتەسەلی قسەیان لەگەڵ کردووە پرسیارەکەم لێرەدا خوێندکاران چۆن دەتوانن ئەم ناڕەزایەتیانە بە زیندوی پێڵنەوە بەرەو پێشی دەزانی ئێمە من ناموایە دەبێ خوێندنەوەیکی هەرچەند پورتیشمان بۆ بزوتنەوەی خوێندکاری بەتایبەت زانکۆکان ببێ هەروەکو دەزانن بزوتنەوەی خوێندکاری لە ئاستی دنیادا هیچ لەو بزوتنەوە فعالانەیە بەشێکی بە دوو هۆکار هۆکارێکی ئەوەیە کە لە شوێنێکی دیاریکراوە کۆن سەلەن دەڵێ زانکۆی شەریف یا زانکۆی مەشهەد یا زانکۆی هەر شارێک یا شیراز یا هەر جێگایکی دیکە جاری وایە قسە لە سەدان و بە هەزاران خوێندکارێکە لەم زانکۆیانەدا خەریکن دەرسە خوێنێت یا زانکۆی علومی پزیشکی یا زانکۆی حرفەیی و بەشایکی دیکە بۆی ئەوە بەشێکی لەباری جغرافیاییەکەوێتی کە هێزێکی زۆری گەنج لە خۆی کۆ دەکاتەوە ئەوە تایبەتمەندێکی دیکە ئەوەیە کە ئەمانە لەگەڵ علم و زانست و شتەکانی دنیای ئەوڕۆکە سەرکاریان هەیە ئەوەیش بۆ خۆی تایبەتمەندیەک بە بزوتنەوەی خوێندکاری دەدا و ئەگەر ئێمە چاو لێ بکەین بەشی زۆری فعالینی ئەسلی چ لە ناو بزوتنەوەی چەک و سوسیالیستیە چ لە ناو بزوتنەوەی لیبراڵ و بۆرژوازیەکەشیدا چاو لێ بکەین ئەکسەری سەرۆک کۆماری وڵاتەکان لە ناو زانکۆ معتەبەرەکان و هاتوونەتە دەرەوە تعبیرێک هەر کەسێک ببێ ئەو بە جێگای خۆی ئەکسەری بەڕێوەبەران و کاربەدەستانی شرکەتهای گەورەی اقتصادی بانکەکان ئەوانەی سیاسەتداڕێژی ئەمڕۆکەی ئەم نیزامە چاوسێنەرن لە زانکۆکان و هاتوون ئەوانەی کە سیاسەتداڕێژارانی نظامی و کوشتاری بنیادەمەکانن لە زانکۆکانەوە هاتوون بۆیە زانکۆ مەجالێکە شوێنێکە کە لەوێدا دەتوانی هەم پشتی باش فێربی هەم پشتی خراپ فێربی هەم ئینسان کوشتنی تێدا فێربێ بۆ کەسێکە علاقی بۆ بەشە هەیە ئەم زانستی علمی و خزمەت بە بەشەری تێدا فێربی ئەو تایبەتمەندی دەدا بە زانکۆکان ئەوە بەتایبەت بەشی شۆڕژگێڕی زانکۆکان تقریبا تۆ هیچ فعالێکی هێزە چەپەکان و حتا لە دامەزرێنەرانی جەرەیاناتی چەپەوە نبینی کە لە زانکۆکان ئەوە نهاتێ مثلەن لە کۆمۆنیستەکانی چەند ساڵەوە پێشەوە کە حزبی کۆمۆنیستیان دروست کرد لە 53 نەفەرەوە کە دوای بەشێکیان حزبی تودەیان دروست کرد و کەسانی وەکو تەقی ئەرانی و ئەوانیان تێدا بوو کە بەشێکی خوێندکاری زانکۆکانی ئوروپا و شوێنەکانی دەرەوەن بۆ زانکۆ دەور و تاسیرێکی تایبەتی هەیە ئەوە لە 57 تا زۆر نەخشی بوو زۆر یەک لە ڕاهبەرانی ئەحزابی چەپ و غیرە چەپیش لە زانکۆکانەوە هاتبوون بەڵام لەبیرمان نەچێت جمهوری ئیسلامی بەو شعارەی کە بووی بەو دروشمەی خومینی کە قەڵەمەکان بشکێنن زانکۆکان کەوتنە بەر پەلامەر انقلابی ئەوی خۆیان ناویانە انقلابی فەرهەنگی و لە واقعدا دژە انقلاب و دژە فەرهەنگ بوو
لە زانکۆکانەوە دەستی پێکرا بە سەدان مامۆستای ئازادی خواز بە بیری چەپ بە بیری سوسیالیستی بە بیری ئازادی خوازی هەمووی ئەمانە لە ناو زانکۆکانەوە تەسفیە کران بە سەدان دانیشتجوو بە حەزاران دانیشتجوو لە زانکۆکانە تەسفیە کران و ئێستا بەوەیشەوە ئەوان ڕازی نەبوون دوای دەورێک کە زانیان زانکۆ خەریکە لە وەزعێتێکی زۆر خراپدایە دوای مردنی خومینیوانە هەندێک مەجالیاندا دەفتەری تەحکیمی وحدەتیان دروست کرد کە سازمانێکی حکوومەتی بوو سەر بەخۆیان بوو کە وردە نە تەحکیمەکەیمان نە وحدەتەکەیمان بەڵکو بە معنایەک ئەوانیش دژایەتیان لەگەڵ نظام تێدا پەیدا بوو و ئەوڕۆکە دوای ساڵی 1970 دوای 96 دوای 98 و ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو دانیشتجووەکان و بزوتنەوەی دانیشتجووی خەریکە دەچێت و ئەو موقعیەتی کە دەبێ بیبێ ئەو جێگە و پێگەیی کە لە ئاستی کۆمەڵایەتیدا لە ئاستی خەباتی سیاسیدا هەیەی و دەبێ بیبێ بۆیە ئەمڕۆکە زانکۆکان هەست بە نەفەسێکەکەن هەست بەوە دەکەن کە مەجالێک کراوەتەوە و لە وەختی وادا بزوتنەوەی خوێندکاری لەو بزوتنەوە ئەسیل و جۆڕەژێڕانەیە کە خۆی نیشان دەدا بەڵام دەبێ ئەومان لە بەرچاو بێکە ئەوەی کە تەکلیفی نەهایی لەگەڵ دەسەڵات ڕۆشن دەکاتەوە بزوتنەوەی خوێندکاری نییە نابێ انتزارمان لەوە بێ جەمهوری ئیسلامی بە زانکۆکان دەڕوخێ و نابێ خەڵکی ئێران ئیجازە بدەن کە گەنجەکانمان لاوەکانمان منداڵەکانمان لە زانکۆکانە بە تەنیا بمێنەوە یعنی ئەو دوو تەوەقوع زۆر مهمە یەک ئەوەی کە جەمهوری ئیسلامی بە زانکۆ ناڕوخێ یا هیچ دەسەڵاتێکی استبدادی بە تەنیا بە زانکۆ ناڕوخێ دوو ئەوەی کە زانکۆکان بە تەنیا نێڵینەوە ئێستا خەریکە باری قورسی ئەو ناڕزایەتیانە کەوتە سەرشانی زانکۆکان بۆیەکانە پێویستە بزوتنەوەی ناڕزایەتی ئەمڕۆکە چ لە کوردستانە چ لە ئوستانەکانی و لە ئاستی هەموو ئێرانە زانکۆکان بە تەنیا نێڵێتەوە و پشتیوانی بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی زانکۆکان و بزوتنەوەی دانیش ئامۆزان و معلمان بین لە هەموو جێگایەکە و ئەوان ئەگەر ئەمڕۆکە خەریکن مەسەلەن ئەوەی کە دوێنێ و پێرێکە لە زانکۆی شەریف کرا وحشیگەریەکی درڕندانە بوو کە ڕێگایان خۆش کرد بۆ ئەوەی کە خامنەیی بێ ئەو قسانە بکا کە خۆتان ئاگدارن و گوێتان لێ بوو کە چی وتوەوان بۆ یەکانێ من لام وایە ئەوە مهمە کە نابێ بزوتنەوەی خوێندکاری بە تەنیا بێڵینەوە بەڵێ هاوڕە حەسەن ئاماژتان بە وتەکانی خامنەییدا لە نێو قسەکانیدا تیکێکی هاتووە دەڵێت لاوانی ئێمە جەوگیر بوون و دەبێت ئەهەمیەتیان پێ نەدرێت لێ دوانتان چییە ئەم قسانەی لەسەر ئەم وتانەی خامنەیی بەزانی قسەکانی خامنەیی منطقی قسەی هەموو دیکتاتۆرێکە لە ئاخرۆخری تەمەنیدا و لە ئاخرۆخری تەمەنی حکوومەتەکەیشیدا هەموو دیکتاتۆرەکان هەموو مستەبدەکان هەموو ئەو کەسانەی کە دەکەونە بەر بەڵێ هەوڕیان پێما بێ هەموو وا دیارە نەختێک بڕا هەموو ئەو دیکتاتۆرانەی کە دەکەونە بەر شاڵاوی بڵێن دەکەونە بەر شاڵاوی ناڕزایەتی خەڵکە تا ئەو لەحزەیش کە پایان دەچێتە لێواری گۆڕەکە هێستا باوەڕ ناکەن چونکە هەمویان خۆیانیان پێ نوێنەری خوددایە هەمویان پیان وایە ڕەسالەتێک لەسەر شانیانە هەمویان پیان وایە ئەو خەڵکە نانخۆری دەستی ئەوانن هەمویان پیان وایە دەبێ موتیعی ئەوان بن بەڵام وەختێک کە خەڵک ناڕزایەتی دەست پێکات ئەوە ناتوانە ئەو ناڕزایەتیانە بەو معنا بخوێننەوە بۆیە ئەو زمانش کە قسەی پێ دەکەن زمانی دەورانێکی دیکەیە ئەوەی کە مەسەلەن شا لە سەروبەندی ڕووخانەی دابوو وتەیەکی بەناوبانگی هەیە کە زۆر جار لێ دەدرێتەوە سەدای انقلابی شمارە شەنیدەم وەختێک کە شەنید کە تازە دوا هەموو شتێک تەواو بوو ئاخرین ڕۆژەکانی دەسەڵات وێستا خامنەیی هەست دەکەی سەدای دەنگی انقلابی لە شەقامان نەبیستووە ئەو قسانەی کە ئەو کردی بەو معنای قسەی هەر دیکتاتۆرێکە کە ئەوە لەگەڵ خەڵکەکەی قسە دەکات و ئەوانە بێزگەلەوە باوەڕی من خامنەی بەشێکی بۆ هاتبوو کە دڵخۆشی هێزە سەرکوتکەرەکانی بداتەوە ئەو تەوزیحاتی کە دای لە مەوردی هێزی ئەمنیەتی و ئەوانە ئەمنیە کام ئەمنیەتە پارێزن هێزی ئەمنیەت لە ئێرانە ئەمنیەتێک ڕوخێنەرن دژی ئەمنیەتن هێزێکە بە هەزاران و دەیان هەزار کەسی تا ئێستا لە زیندانەکان و لە قەتڵگاکانی جمهوری ئیسلامیدا کوشتووە هێزێک هەر لە ڕووداوەکانی 96 بەپێی ئامار
1500 کەسی لە شەقامەکانە شەڵاڵی خوێن کرد. هێزێکە زیندانەکانی ئێران بانترین ئاستی زیندانەکانی هەیە، هێزێکە لە هەر ساڵێکا بە سەدان کەس هەڵدەواسرێن و بە بەهانەی جۆراوجۆر و ئەوانە ئەو هێزە هێزێک نییە کە ئەمنیەت پارێزێ، بەڵکو هێزێکە کە ئەمنیەت دەخاتە خەتەرەوە. بۆیە بە باوەڕی من خامنەی هاتوو تەخوێتی ڕۆحیەک بەوان بکات. خامنەی جاران تقریباً لە هەموو ڕووداوەکانە دوای ئاخر و ئۆخری ڕووداوەکان داهات و قسەی سەرکەوتنی دەکرد، بەڵام ئەم جارەگە دقتکەن قسەیەک لە سەرکەوتن نەبوو. و بێجگەلەوە منطقی هەموو دیکتاتۆرەکانیش ئەوەیە کە هەمویان ڕووداوەکانی ناوخۆیان مربوط دەکەنەوە بە بیانی. خامنەی ژەوەی کرد، ئەوە لە ژوورسەری ئەمریکادایە، لە دەرەوە خەریکە هیدایەت دەکرێت و ئەو قسانە قسەیەکە کە قبولی ئەوە ناکەن کە خەڵک لەوان ناڕازیە، قبولی ئەوە ناکەن کە ئەوان لە عەرشن و خەڵک لەسەر فەرشە. ئەمە دوو دنیای جیاوازە، ئەوان لەو پەڕی ناز و نعمت و خۆشی بە خۆیان و بە بنەماڵەکانیانەوە خەڵکیش لەو پەڕی هەژاری و داماوی لە قەوماویدا زیندگی دەکەن، بۆی ئەوەی بۆ قبول ناکرێت. وی ئەو قسانەیشی کە کردی لەو بوارەدا حواڵەدانی ئەو جێرە و کێشە و ناڕزایەتی و ڕاپەڕینەی ئەمڕۆکە بۆ دەرەوەی سنوورەکان بۆ ئەمریکا قسایکی سوا و پاتکراوە بوو کە کەس ئەرزشی بۆ خایل ناوێت. خامنەی تا ئێستا باسی هونەرمەند و باسی ئەدیب و ڕۆژنامە نووس و ئەوانەی ناکرد لە قسەکانیدا. ئەو سەفەرە ناوی ئەوانیشی هێنا، ئەگەرچی بە تاقیرەوە بوو، ئەگەرچی ئەوە گوایە چەند کەسن، ئەگەر چەند کەس بێت کەسێکی وەکو خامنەی کە خۆی بە نوێنەری خوددا دەزانێ، خۆی بە ڕاهبەری مسلمانانی دنیا دەزانێ، ناوی چەند کەس نابات. ئەوە مەوجێکە دەی پێ کردووە، ئەو نەگەرانن لەوەی کارچی زیاتر لەو ئاستێژدا ئەو دەنگدانەوە بێ. بۆ یەکانێ بە باوەڕی من قسەکانی خامنەی لە لاواازترین وەزعەتیدا ئەگەرچی هەڕەشە بوو، ئەگەرچی زەرفێتی وەڕێخستنی حەمامی خوێنیان هەیە، ئەگەرچی ئەوەی کە لە زاهیدان کردیان لە ڕۆژی نوێژی جومعەدا قسە لە 6 کەس کوژرا و قسە لە سەدان زیاتر لە 200 بریندار و ئەوە هەیە، بەڵام خامنەی پێی وایە بەوە دەتوانێت خەڵک چاوترسێن کە بەڵام وەختێک کە جەماوەری خەڵک لە ئاستی ملیۆنیدا دێنە خیابان، ئیترەوە قسەکانی خامنەی و هەڕەشەکانی خامنەی نییە، سەرنوشتی کۆمەلگا دیاری دەکات. ئەوە شەقامە سەرنوشتی کۆمەلگا دیاریەکە. بۆیەکانی قسەکانی خامنەی بە باوەڕی من ترسی پێوە دیار بوو، حتا وەکو جاران ئەو سخنڕانیە غەڕایەنەی کە دەیکرد چینە بەشێکی مربوط بە نەخۆشی وەزعی جسمی بێ، بەڵام لە دەنگیدا، لە قسەیدا، لە ڕەفتاریدا هەمووی ئەوانە زەعف و داماوی پێوە دیار بوو. بەڵێ هاوڕێ حەسەن، هەر وەک هەمومان دەبینین لەم چەند ڕۆژانەی دوای دەکردزرا، ئێمە لە وێنە ویدیۆکاندا دەبینین کە لە مناڵان کۆماری ئیسلامی لە مناڵان بۆ سەرکوت ئیسفادە دەکات، لەلایەکەوە دەبینین کە ڕەحمیان پێ ناکات، هێرش دەکاتە سەر مناڵان و تەقیان لێ دەکات یا دەشیانگرێت و لە سەرەتایەترین مافە یاسایەکانیشان پێشێل دەکرێت. پرسیار لێرەدا کۆماری ئیسلامی بۆچی لە مناڵان بۆ سەرکوت ئیسفادە دەکات؟ بۆ ئەوەی کە جیان لە سەرکوت ئەگەر لە بیرمان بێ کە لە بیرمان ماوە جمهوری ئیسلامی نەتەنیا لە سەرکوت کە ئێستا ئیسفادەیان لێکا بە هەزاران و دەیان هەزار منداڵی بردە بارەکانی شەڕ، مەدرسەکانیان تەحتیل دەکرد، لە جەریانی شەڕی عێران و عێراقا ماشێنەکانی ئەرتەش و سوپای پاسدارانیان ڕادەگرت، دەیان بردن و لە بەسەر مەیدانی مینیان یان مین تەقێنەوە. ئەگەر شەڕتان بۆ ناکرێت فەنگتان بۆ هەڵناگیرە خۆ مینتان بۆ تەقێتەوە. ینی قوربانیکردنی منداڵ کە لە تەواوی دنیادا لە یاساهای نێودەوڵەتیدا جورمە، تەنانەت لێدانی منداڵ لە خانەوادەدا، لە عائیلەدا، لە مەدرسەدا، لە شوێنێکا جورمە، بەڵام جمهوری ئیسلامی بە هەزاران منداڵی کردووە بە قوربانی. بۆیە جمهوری ئیسلامی لەو ڕژیمانەیە کە معنای واقعی پێدەکتێ فاشیست. فاشیزم فقط یەک تعریفی نییە، بە کۆمەڵێک تعریفەوە سن هەر ئەوە نییە کە کوورێ ئاتەم سوزی دروست کرد، نازیەکان لە ئەڵمانە و یەهودیەکانیان تێدا سووتان. ئەوەی کە جمهوری ئیسلامی لە کوردستانە کردی فاشیزمە، ئەوەی کە لە تورکمان سەحرا کردی فاشیزمە، ئەوەی کە دژ بە ژنان دەیکا فاشیزمە، ئەوەی کە دژ بە ڕووناکبیران و خوێندکارەکان و دانیشتوویەکان و مامۆستایانی ناڕازی و عەداڵەتخواز لە زانکۆکان کردی فاشیزمە، ئەوەی کە دژ بە بزوتنەوەی کرێکاری کردی و ئێستش ئەنجامی دەدا فاشیزمە، ئەوەیشی کە لە شەڕی عێران و عێراقا نسبەت بە دیلەکانی تەرەفی مەقابڵ ئەو ئەعدامان و کوشتارانەی کە لێی کردن بەشێکی ڕاگرتن تەبعاً بۆ مبادلە پێکردن.
ئەوەی شەرفاشیزم بوو ئەوەیشی کە ئەو هەموو منداڵی بردو لێ بە کوشتیدا و ئەوەیشی کە ئەو ڕۆکە دەیکا بازم فاشیزمە وی بە هەمووی ئەو ڕواڵەتانەوەیە کە ئێمە دەڵێنیا لە زیندانەکانە 5,000 مرۆڤ تاکوونێ 15,000 مرۆڤ لە عرسی دوودانە هەفتەیە کە دەنگی قایم مقامی ڕەهبەریەکەشی دەرێنا کە منتەزری بوو نامەی بۆ خومینی نووسی وتی ناوت بە عنوانی جنایەتکار دەچێتە تاریخەوە ئەوە شەر فاشیزمە وەیە کە ئێمە دەڵێن جمهوری ئیسلامی دەسەڵاتێکی فاشیستیە ئەوە قسەیەک نیە هەروە بەدەممان نابێ یا ئیتهامێک نییە کە لە کۆماری ئیسلامی بدەین ئەوە عملکردی کۆماری ئیسلامی ئەوەمان پێ دەڵێ کە پێ دەڵێن فاشیزمە ئەو ڕەفتارانەی کە تژ بە منداڵان دەیکات لەو کاتەوە کە شەڕی ئێران و عێراق بووە لە دوای ئەوەدا یا ئەوەی کە ناویان نابوو ڕاهیانی نور هەموو ساڵێک منداڵانیان دەبێت بۆ بەرەکانی شەڕیان پێنیشاندن بۆچی بۆی کە بە ڕۆحی شەڕخوازیەوە باریان بێنن بۆ ئەوەی کە فەرهەنگ و ئەدەبیاتی جمهوری ئیسلامیان تێدا بێ خۆ بەشێکی زۆری مەکتەبەکان مەدرسەکان زانکۆکانیان بەو فەرهەنگەوە ئینقلابی فەرهەنگی بۆ ئەوە بوو بە ڕۆحی ئیسلامیەوە باریان بێنن بەڵام ئەم ڕۆکار ئەو فەرەنگە ئیسلامی لە عەلەی خۆیان تەبدیل بووەوە بۆیە بەلای منەوە ئەو ڕۆکە ئیسفادەکردن لە منداڵان بەشێک لەو فەرهەنگەوە لەو تاریخەیە بێجگەلەوە نیشانی ئەوەیە کە ئەو هێزانەی تری جمهوری ئیسلامی حاضر نین ئەو شێوەی جاران ئەو دڵڕەخی و دڕندەییان بۆ بکەن بەشێکی ئەوەیە بێجگەلەوە نیروی کەمە فەرماندەی سوپای پاسداران لە کۆبوونەوەیکی زۆر داخراوی خۆیاندا دەڵێ هێزەکانمان ماندوون هێزی زەخیرەمان بەدەستەوە نییە ابتکار خەریکە دەکەوێت دەستی ناڕازیان بە هەمووی ئەو دەلایلانەیە کە جمهوری ئیسلامی پەنا دەبا بۆ منداڵانێکە لەو شەرایطەدا بە پارە بە ئیمکانات بە هەر شتێک یانێ بۆ سەرکوری ئیسفادەیان لێ بکەن. بەڵێ هاوڕێ حەسەن هەڵسەنگاندنتان لەگەڵ گەمارۆنیەکانی ئەمریکا و یەکێتی ئوروپا بۆ سەر کۆماری ئیسلامی چییە؟ ئایا پێتان وایە ئەو تووتیژیانی لە ئێراندا بۆ سەر خەڵکی ناڕازی دەکرێت ئەم گەمارۆنە دەگونجێت پێوە هەڵوێستان چییە؟ هەڵسەنگاندنتان دەزانی ئەوەندەی بە گەمارۆی کەسێک فەرماندەیەکی ئەرتەش فەرماندەیەکی سپا فەرماندەیەکی مەسئولێکی بانکێک ناوەندێک ئەوانە دەگەڕێتەوە توانێت تەسیراتێکی تەبلیغاتی و ڕۆحی ئەو شتانەی بێ ئەگەر مەسەلەن لە دەرەوەی وڵات شتێک بە ناویەوە بێ دەست بەسەر ئەوانەدا بگرن تا کاتێکی دیاری کراوەوانە بەڵام بەڕاستی ئەوە من پێما بەشێکیشی تەبلیغاتێکە کە دنیای غەرب و ئەوانە بۆ ئیسفادە نەکردن لە ئامرازێکی مؤثر خەریکن ئەو کارانە دەکەن جارێکانێ لە دنیادا وەک دەوڵەت هیچ دەوڵەتێک بە گەمارۆی جیهانی نەڕووخاوە ساڵ های ساڵ گەمارۆیان خستە سەر کوبا وڵاتێک لە بن دەستی ئەمریکادا بوو نەک وان جمهوری ئیسلامی نەبوو تەبعاً وڵاتێک بوون کە ئازادی خواز بوون وڵاتێک بوون زۆر شتی باشی تێداکرا دەوڵەتێکی سەر بە ئەمریکا و سەر بە ناوەندەکانی جنایەتکاری دنیایان ڕووخانە بوو و ئەمریکا دژی ئەوان دژی جمهوری ئیسلامیەکەی بۆ خاطرە نییە بە خاطر جمهوری ئیسلامی بۆ دەستەمۆ ناکرێت لە تەوسعە تەڵەبیەکانی منتەقە و سیاسەکانی فعلەن بە لەوە بگەڕێت کورێ ساڵهای ساڵە لە ژێر گەمارۆدایە هیچی لێ نهاتووە سووریە ساڵهای لە 2012 لە ژێر گەمارۆدا هیچی لێ نهاتووە سەدام حوسێن لە 92ەوە تاکوونە 2003 کە ڕوخانیان بە گەمارۆ هیچی لێ نهات گەمارۆ تەسیرەکەی فقط لەسەر خەڵکی فەقیر و هەژارە ئەوە یەک دووهەم ناوی چەندانە ناوەند و ئەوانە دەیهێنن ئەوان بۆ خۆیان دەزانن کە لە چەند جێگای دیکەوە هەر ئەو ناوەند و کەسانەی کە ئەوان ناویان دێنن دەتوانن تەأمینی نیازەکانی خۆیان بکەن ئەوان لە ئەبزاری مؤثر کەڵک وەرناگرن ئایا ئەمریکا و ئیتحادیە ئوروپا ناتوانن تەواوی ناوەندەکانی جاسووسی بە ناوی سەفارەتخانە لە وڵاتەکانی خۆیان داخەن بۆچی ئەو کارە ناکەن ناتوانن محاسرەی تەسلیحاتی بخەنە سەر ئێران بۆچی ئەو کارە ناکەن ناتوانن جاسووسەکانیان و بەکرێگیراوەکانیان و ئەوانە حواڵەی ئێران کەن و دەریان کە نەوڵاتەکە ئەوانە شتی عەمەلیە ئەوانە تەسیری هەیە لەسەر خەڵکی دیکە هەر ئەو ڕۆکەم خەبەرێکم چاو لێ کرد بلژیک کە وەختی خۆی ئەو دیپلۆمات جاسووسەی ئێرانیان گرتبوو خەریکن مبادلەی پێ دەکەن لەگەڵ کەسێکی دیکە یعنی کارێکی ئاوا کە هەموو کەس دەزانێت مەسئولی هەموو شەبەکەهای ترۆری جمهوری ئیسلامی بووە لە ئوروپادا خەریکن معاملەی پێکەن چونکە جمهوری ئیسلامی گرەوگانێکی بێدیفاعی شارۆمەندێکی گەردشگەری گرتووە ئەو گەردشگەرە لەکوێ و جاسووسێکی بەینەلملەلی لەکوێ جا بۆ یەکانی من پێم وابێ ئەوانەی کە ئەمریکاوانە دەکەن بەڕاستی ڕیاکاریە
وایە کەسێک مەسەلەن منداڵێکی خۆشی دەوێت سەربزێوی دەکات ئەوە زلەیەکی لێ دەدات یا مەسەلەن دقڕچێکی لێ دەگرێت بۆ ئەوەی کە عەقڵیکە ئەینا فەرماندەی سوپای پاسداران تۆ لێ گەماڕۆی دەدەی نازانم چیان هەیە لەوێ یانیانە رووسیا گەمارۆ خەیتە سەری رووسیا خزمەتی پێکا چین خزمەتی پێکا کورە پێکا 100 کاناڵی تریان هەیە بۆەوە بەڵام ئەسڵەکە ئەو شوێنانەی دیکەیە ئەو ئیمکاناتێت تۆ مەشا مەسەلەن لە عێراقێکا کە ئاسمانەکەی بەدەست ئەوان هەیە جمهوری ئیسلامی کەڵەگاییان لێکە ناتوان پاپاتەکانیان خەنە خوارەوە ناتوان موشەکانیان خەنە خوارەوە بە لە ناوەندی سەربازەکانی ئەمریکایدا لە دەورانی ترامپە دواتر معلوم بوو 100 وردەیەک سەربازیشیان تووشی ئاسیبی ڕۆحی و جسمی و ئەوانە بوون لە نەخۆشخانەکانن حتا لە دیفاع لە خۆشیان عکس العەمەلیان نەبوو بۆیە کانێ ئەوانەی کە ئەو نوع کارێک کە دەیکەن بە باوەڕی من هیچ تەسیرێکی نییە ئەتوانێت تەبلیغاتی بێ کە پێوەی بکەن هیچی تر نییە بەڵام توانن بەکاری گەورەتر بەری هەموو نوع ئەسلحە و چەکوچۆڵێکی بۆ ئێران بگرن ئەو هەموو ئیمکاناتی کە ئێران ڕۆژانە سەرکێکا لە گازی ئەشکاوەرەوە لە شۆکرەوە لە سەدانشتی تر کە پۆلیس بەکاری دێنێ بەری ئەوانە بگرن ناوەندەکانی جاسوسیان داخن زۆر کاری تریان بکرێن ئەوانە ناکەن بەڵام ئەوە مەسەلەن 20 دە فەرمان لە ئێرانە تەحریم کرد هیچ کەس بۆ تەحریمەکانی ئەوان چی لێنای هاوڕێ حەسەن کاردانەوەی میدیا جیهانیەکان بەرامبەر بە ڕاپەڕێنی خەڵکی ئێران دژ بە کۆماری ئیسلامی هەتا ئێستاکە چۆن بووە زۆر وەسیع بووە زۆر دەنگدانەوەی باشی بووە تا ئێستا هەشتاکی مەحسا یا ژینە زیاتر لە 230 دانە ملیۆنی تێپەڕاندووە لە تا ئەلانی لە تاریخە بێسابقە هەر ئەوە نیشانی دەدات کە ناوی ژینە لەگەڵ ینی ژیان لەگەڵ ژن و ئازادی بۆ هەموو کەسێک ئەمڕۆ کە تەداعیکەرەوەی بێعەداڵەتیەک تەداعیکەرەوەی مقاومەتێک تەداعیکەرەوەی بزوتنەوەیەکی جەماوەریە کە لە ئێرانی شاوەڕێ کەوتووە لە تقریبا هیچ ڕۆژنامەیەکی معتەبەر نەماوەکە تا ئێستا هیچ کاناڵێکی معتەبەری جیهانی نەماوە تا ئێستا نەهات بێتنە دەنگ و لەم بابەتەوە اعترازیان نەکرد ئەوە تا جێگای بە ناوەندەکانی ڕاگەن لە پارلمانەکانە تا ئێستا لە نزیکەی 150 دانە هەر وڵات دەنگیان دەربڕیوە ئەندامی پارلمان ڕئیسی مەجلیسکە خۆمان دەزانێ ئەوانە محافزەکارن جۆم لە قسە و باسی سەرۆکیێکی لە حیزبەکان بوو لە ئەڵمانە قسەی دەکرد زۆر بە سەراحەتەوە وتی کاتی ئەوە هاتووە کەیتر ئێمە لەوە زیاتر مافی مرۆڤ نەکەینمە قوربانی بەرژەوەندی اقتصادی ئەوە اعتراف بە چییە؟ اعتراف بەوەیە کە 43 ساڵە مافی مرۆڤ لە ئێرانە پێشێل دەکرێت لە پێناوی بەرژەوەندی شرکەتە زلهێزە اقتصادی و نظامی و ئەسلحە فرۆشەکان بە ئێران و بە شوێنەکانی دیکە و اعتراف بەوەیە بەڵام ئەو ڕۆکە وەختێک کە شەقام دەجوڵێت وەختێ لە کانەدایە 55,000 نەفەر بەوتەی پۆلیس بەوتەی سازماندەرانی ڕێخستنەکە سەرەوەی 70,000 نەفەر دێنە سەر شەقام و بێنەزیرە لە سوئیدێکا کە وڵاتێکی چکۆلەیە بەو لە حازەوە زۆری ئارام و بێدەنگ و بێکێشەیە بۆ خۆی و بۆ خەڵکەکەی 5,000 نەفەر لە پایتەختەکەی دێتە سەر شەقام هەزاران نەفەر لە شارەکانی کە لە ئۆسلۆ لە هێلسینکی لە ئەڵمان لە چەندین شار لە هۆلەند لە دانمارک ئەمە ناتوانن بەڕێوەبەرانی ئەم وڵاتە سیاسەتمەدارانی ئەم وڵاتە خۆیان لەم دەنگی شەقامە بێدەنگکەن ڕۆژنامەکان ناتوان بێدەنگ بن میدیاکان ناتوان بێدەنگ بن کاناڵەکانی تەلەڤیزیۆنیان ناتوان بێدەنگ بن و ئەوان سبحەینی احتیاجیان بەو دەنگە هەیە هەر بۆ یەکانێشە لە زۆر جێگا مەسەلەن دێن قسەی تون نەکەن دەستن ناو کۆبوونەوەکانەوە ئێستا میکرۆفۆنی بۆ ژمارەیەک لە ئەندام پارلمان و وەزیر و ئەوانە بەرناکەوێت خۆ لە قسەکردن لەو میتینگانێک کە دەیانگرن بۆیە دەنگدانەوەی زۆر وەسیعی بووە و ئینتزار دەکرێت کە ئەو دەنگدانەوانە بە پێی جوڵەی زیاتری شەقامی ئێرانی دەنگدانەوەی زیاتریشی ببێ و فشاری زۆرتریش بێنە سەر حکوومەتەکانیان تەنانەت ڕابطە لەگەڵ ئێران قەتەکەن بەتایبەت ئەوانەی کە چ رابطەی اقتصادی زۆر بەرینیان هەیە چ رابطەی تەسلیحاتی ئەوەیان زۆر مهمە کە بتوانن ئەو فشارە بێنەوە ئەو رابطە تەسلیحاتی لەگەڵ ئێران ببڕن ئەوە ئەتوانێت خزمەتێک بێ بە ناڕەزیان بە خەڵکی معتەرز لە خودی کۆمەلگای ئێران
بەڵێ هاوڕێ حەسەن چەند پرسیارێک هاتووە ئەگەر کاتتان هەبێت ئەم پرسیارانە ڕاستە بکەین وەڵامی پێ بدەنەوە. بینەرێک نووسیوێتی ماندوو نەبن ئاگاداری مەلاکان هەن هەڵوێستێکی قێزەوەنیان لە کوردستان گرتووەوە لە مزگەوتەکان دژ بە خەڵکی ناڕازی قسە دەکەن و پشتیوانی لە ئەم حکوومەتە دەکەن. پێم باشە بزانم ئێوە لەسەر هەڵوێستە قێزەونی مەلایانە قسەتان چییە؟ من سەرەتا ئەوە بڵێم ئەوە هەموو مەلاکانی کوردستان نین، سەرەڕای هەموو جیاوازیەک لەباری فەلسەفی و فکری ئەوە کە ئێمە لەگەڵ مەسەب هەمانە، بەڵام هەموو مەلایەک لە کوردستان وە لە ئێرانیش هەمویان ئەو هەڵوێستانەیان نییە، دژ بە شەقام نین و تاریخەنی جوانە بوون. ئێمە بۆ ئاگداری ئەو بینەرە و زۆر لە بینەرانی تری ئێوە هەر لە ساڵی 1950ەوە دوای ڕاپەڕین دوو بەرە لە کوردستانە دروست بوو. بەرەیەکی مامۆستا شعیزەدین ڕاهبەری دەکرد، مامۆستایەک بوو ئازادی خواست، مامۆستایەک بوو بەرابەری ژنوو پیا قسەی لێ کرد، منداڵەکانی خۆی چوار دانە کچی بوو، هەمویان بوو بە پێشمەرگی کۆمەڵە، هەمویان لە مەجلیس و ئەملا ئەولادا قەت من بەڕاستی نەمدیوە لە خانەوادەی مامۆستادا حیجاب و مەقنع و ئەو جۆرەشتانە ڕعایەت بکرێ. مامۆستا تەرەفداری جیای دین لە دەوڵەت بوو، مامۆستا دەفتەرێکی بوو کە بەدەیان کەس لە مەلا و پێشنوێژ لە کوردستان و ئەوانە تێدا بەشدار بوون، ئینسانهای ئازادی خواز بوون، لە اعتراض و ناڕەزایەتیەکانی ساڵی 1950 لە شەقامەکانە بوون و خزمەتیان کرد. ئەوانە ئەوە بەشێک لە بەرەیەکا بوون و ئەسقەزا لەگەڵ بەرەی چەپیش بوون لە کوردستانە. زۆرێک لەوان خودی دەفتەری مامۆستا خۆی وا بوو، من یادی بەخێر بێ با خاترێ بگێڕمەوە لە مامۆستا کە جارێک لە لای بووین دوسێ ساڵ پێشەوەی کۆچی دوایی بکات، دوسێ برادری دیکەش بوون لەوێ دانیشتوین و مامۆستا زۆر تا مەزرۆی خەبەری کوردستان بوو. جارێک پرسیاری کرد لە من وتی تۆ تازە لە کوردستانەوە هاتوویتێتەوە لە سوێد لە ماڵی خۆیان، خەڵک دەڵێن چی وەزعیەت چۆنە؟ منیش وەزعیەتیشتم بۆ جێراوە وتم مامۆستا خەڵک ئێستێش ڕێز و حورمەتیان بۆ جەنابەت زۆرە، مامۆستا لە بەرەی چەپات دەبینن. مامۆستا ئاوا وەک ڕاستڵەکانی ڕاستەکە وتی فڵان کەس من لە بەرەی چەپانی من بۆ خۆم چەپم. ئەم قسەیە بۆ کەسێکە ئاینی بۆ کەسێکە فەلسفەی بیر و بۆچوونەکەیشی ئاینە زۆر قسەیەکی مهمە، ئەوە قەزاوتکە بۆ زۆر ئەو مەلایانە ئەو کەسە دیندارانەی کە وابیرەکەنەوە لەگەڵ جمهوری ئیسلامی نەبوون لە ڕۆژی ئەوڵەوە ئێستش لەگەڵینی. بەرەیەکی تر بوون کار لە بیرمانە وەختی خۆی لەگەڵ ئەحمەدی موفتیزادە بوون کە ئەوان کەوتنە نزیکایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی، تەوهمیان بە جمهوری ئیسلامی بوو، حتا لەباری ئاینیشەوە کە ئەو دوو بەشە لە ئاین هەمیشە لە تەزادا بوون لەگەڵ یەکتری و نەهایەتەن خودی کاک ئەحمەدی موفتیزادە بوو بە قوربانی تەوهمەکانی خۆی. جمهوری ئیسلامی گرتی و هەموو کەس دەڵێن دوای ئەوەی کە لە زیندان هاتە دەرەوە تێدا دەبێت بڵێم کۆمەلگای کوردستان وەک هەر کۆمەلگایکی سیاسی زیندوو هەم مەلای باشی تێدایە هەم مەلای خراپی تێدایە، هەم ئەوەی تێدایە کە دژی حکوومەت هەم ئەوەی تێدایە کە حکوومەتیە، بۆی بڵێن هەموو مەلاکانی کوردستان وانە. من دەزانم مەسەلەن ئەو نوێژی جمعەیە مەلایەک لە شنۆ قسەی زۆر خراپی کردووە ئیمام جمعەی ئەوێ و خەڵک بە نفرەتەوە چاو لەو کابرا حکوومەتیە دەکەن. ئەو بەشەی کە دەچنە ئەو نەوع پێشنوێژیانە و قسانە دەکەن ئەمانە مەلاهای حکوومەتی، ئەمانە جیرە وەرەگرن، ئەمانە معاشی مانگانە وەرەگرن، ئەمانە ژیانیان لەسەر دینی جمهوری ئیسلامی دەستە نەخۆری جمهوری ئیسلامی. ئەمە دەبێت حسابی ئەمانە جیاکەمان لە ڕێزی خەڵکانین. هیوادارم بەخۆیان ئەبێنەوە، ئەوانیش بەخۆیان نەبێنەوە ئەگەر جورئەتی ئەوە ناکەن لە بڵینگۆی مزگەوتەکان و لە پێشنوێژیە کە بۆ خەڵکی دیندار دەیکەن دژی جمهوری ئیسلامی قسە ناکەن، حەدیقەل دەمیان ببەستن، حەدیقەل قسە نەڵێن بەو خەڵکە، حەدیقەل ئەو خەڵکە بریندارە، کوڕکچیان لێ کوژراوە. چۆن لە ڕووی هەڵدێ مەلایکی ئاوا تەماشای خانەوادەی مەحسا و ژینا و بەس دەیان دیان بەختوی تر بکە و بەخۆی بڵێ من لە ناو خەڵکەدام، چۆن نتوانم بچێتە سەر جەنازەکەی و پێشنوێژی بکە، نوێژی مەیتی لەسەر بخوێنێ کە بە دروست لە گۆڕستانی ئایچیتە بەرابەریاندا ڕاوەستان. تا بۆ یەکانە ئێمە ئەوانە دەبێت لێک جیاکەینەوە. ئەو بەشە لەو مەلایانە مەلاهایەکن کە خەڵک بە چاوی ڕێزەوە چاویان لێ ناکە و بەتایبەت لە هەر ئەگەرێک ڕووداوێکیشە ئەوانە دەبێت بزانن سەرنوشتی خۆیان گرێ بدەن بە جمهوری ئیسلامیەوە، چارەنووسێکی باشیان نابێ وهەقوا هەر لە ئێستەوە بەخۆیان نابێنەوە لە بەرابەری خەڵکا ڕانەوەستن. پێویست ناکە نوێژی جمعە بێنی تۆ لەسەر تەزاورات و لەسەر پڵان. ئەگەر مەسەلێکی کوردی هەیە دەڵێ گەر قسەی باش نازانی قسەی خراپ مەکە،
داوام ئەوەیە قسەی باش نازان قسەی خراپ نەکەن لەو شرایطەدا و حەدی خەلەکەی خۆ جمهوری ئیسلامی نایە نان و ئاوی ئەوان ببڕێ ئەو کارە نەکەن. بەڵێ هاوڕە حەسەن پرسیارێکی تراتووە لەسەر ئەوەی کە ئەم بینەرە نووسیوێتی نەینووسی لە شارێک دووسێتی ئێمە بە ڕۆژدا زۆر جار وێنەی ئەم کەسانە بەکرێگیرا و خۆفرۆشانە دەنێرین بۆ ئێوە بەڵام ئەمانە دەسەڵ ناگرن و هەر دەستیان هەیە لە سەرکوتکردنی خەڵکی کوردستان. پرسیارەکەی ئەوەیە لەگەڵ خۆفرۆشەکان دەبێت چی بکرێت؟ دەنگم ببوورە کاکانی دەنگ بڕا ئێستا هاتەوە فەرموو بینەرەکە ئێستا هاوڕە حەسەن بە بینەرێک پرسیارێکی نردووە نووسێتی ئێمە بە ڕۆژدا زۆر جار وێنەی ئەم خۆفرۆشانە دەنێنین بۆ ئێوە بەڵام بەردەوام ئێستا شەردەستیان لە سەرکوتی خەڵکی کوردستاندا هەیە. پرسیارەکەی ئەوەیە لەگەڵ ئەو خۆفرۆشانە دەبێت چی بکرێت؟ بەڵێ وڵات تاو جێگای بە وێنەکان دەگەڕێنەوە بەڕاستی ئەمە لە زووەوە سیاسەتێکمان بووە لە کاری ڕاگەیاندنمانە لە تەلەڤیزیۆنە لە تەبلیغاتی خۆمانە کە دەبێت دقت بکەین لەو مەواردانەوە جاری وایە کێشەی شخصی تێکەڵ نەبێ شتەکان دەقیق بێ لە چەندین کاناڵەوە ئەو شتانە تەیید بکرێ جیا لەوە ئەو کاری کە قەرارە محکەمە و دادگا و ئەوە لەسەر تاوانبارێک بیکار حزبێ بۆ خۆی نابێ ئەوە بکار کەسێک لە گەڕێکێکان نابێ ئەوە بکە دەبێت لەو بابەتانەوە تا شتێک ئیسپات شودە نەبێت و حرمەتی ئینسانەکان دەبێت پارێزراو بێ ئەمە ئەسڵە بۆ ئێمە بۆ فەرزە بۆ ئێمە ئەمە یەک هاو جێگایشی بە ئەوە چی بکەن و ئەو کەسانە دەگەڕێتەوە معلومە خۆ هاوکاریکردن لەگەڵ جمهوری ئیسلامی هاوکاری لەگەڵ دیکتاتۆرێک ئەوانەی کە چەکیان پێ ئەوانەی چوونەتە خزمەتیان ئەوانەی کە لە سەرکوتەکانە هەن ناوەکان بڵاو دەکرێنەوە خۆ ئەوانە تاوانبارن قاتڵە مثلەن قاتڵی ئەو کەسەی کە لە شاری مەریوانە نای بەسەر سنگی تێکۆشەرێکە و گیانی بەخت کرد عکسەکەیان بڵاو کردەوە خۆ ئەو قاتڵێکە کە لە دەست عەداڵەت نەجاتی نابێت بە جمهوری ئیسلامی چ دوای جمهوری ئیسلامی ئەوە فەرقی هەیە ئەو کەسانە کە خەڵک دەیان ناسێت توی حتا لە ماوەردێکیان تۆڵەیان لە کەسانی کردوێتەوە لە زایدانە بینیمان ئەوەی کە تەجاوزی کردبوو بە کچێکی 15 ساڵە ئەو فەرماندەیە کە خۆشیان بەناوی فەرماندەی دەورانی شەڕ و ئەوە زۆر ستایشیان کرد کە خەڵکی کوشت بوو لەوێ کوژرایەوە بەدەستی خەڵک ئەو شتان نەدێتە پێشەوە و هەموو بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی دەبێت بزانن ئێستا کاتی ئەوەیە کە حسابی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی جیا بکەنەوە لە هەموو کات زیاتر ئێستا کاتی ئەوە هاتووە هەر کەسێک لیان دەناسێت دۆستیانە ئاشنایانە خزمیانە پیان بڵێن ئەوە زیاتر خۆتان مەخەنە بەر نفرەتی ئەو خەڵکە ئەو خەڵکە 33 ساڵە سەرکوت و وحشیگەری و درەندەکی قبوڵەکە ئێوە چەکتان بۆ چێڵ بزانن چ ناوێکتان لەسەرە لە کوردستانە چیتان پێڵێ ناوێکتان پێ دەڵێن کە من بۆم سەختە ئەو ناوەحتا لێرۆلۆ تەلەڤیزیۆنەوە بڵێم منداڵەکانتان چەنێ عەزاب دەبینن کە خەڵکیان دەڵێن باوکتان خۆفرۆشە و ئەو ناوە پیسەیان لەسەرە خێزانەکانیان کە سوکاریان چەندە عەزاب دەبینن لەو بابەتەوە بۆی ئەوانەی کە معلومە دەستیان بە خوێنی خەڵک سوور بووە ئەوان لەگەڵ جمهوری ئیسلامی دەمێننەوە بەڵام ئەوانش دەتوانن بڕۆنەوە ماڵی خۆیان دەتوانن بڕۆنە دەرەوە دەتوانەوە جەنایەتانە نەکەن زۆر کەسی دیکەیان هەیە مثلەن بە سیجیە کە پێوا بووە گەر تیکەی نانی پێ بدەن لەو ڕێگا مناڵەکە بچێ لە زانکۆ بکوێنێ لەو ڕێگاوەیە ئەوانە کەسی عادین ئەوانە دەتوانن گەڕێن ناو خەڵکە تاوانێکیان نەکردووە فقط بە خاتری پاروەنانێک گزارشێکی تا زۆر خراپی کردووە خزمەتێکی کردو زۆر خراپی کردووە ڕێگای بازگەشت و گەڕانەوە و خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانیش زۆر لەو بابەتانەوە بەخشەندەن دەبێت ڕێگا بۆ خۆیان بێڵنەوەوە داوای من ئەوەیە کە تا مەجال ماوە ئەو کەسانە سەرروشتی خۆیان چون بەڕاستی نازانم ئێستا لەم ڕووداوە و لەم ڕاپەڕینەدا جمهوری ئیسلامی سەرروشتی دەکەوێت بەلایەکە یان نائێستاوە لە جێ پرسیارە بەڵام جمهوری ئیسلامی داهاتوویشی نییە لە ئێرانە درەنگ یا زوو لەم حرەکەتە یا لە حرەکەتێکی دیکەدا جمهوری ئیسلامی دەڕوا هەر بنیادەمێک کە عاقڵ بێ بیر لە داهاتووی خۆی بیر لە داهاتووی ماڵ و منداڵی بیر لە سەرنوشتی ئەوانە دەکاتەوە بە چارەنووسی خۆی بە چارەنووسی جمهوری ئیسلامیەوە گرێ نادا وێم داوام ئەن ئەوەیە کە هەتا درەنگ نەبووە ڕیزی بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی لە هەر ئاستێکدا لەناو ئەرتەشەوە کە دەڵێن ئەرتەش کوڕی خەڵکە ئەرتەش خەڵکیە ئەرتەش هەر کە چەکت پێ بوو خەڵکی نیت ئەوانە ڕاستە 2 ساڵ و 8 مانگ و چەندێک دەچن خزمەتەکەن هەرچی زووتر ئەوانە بگەڕێنەوە ئەوەی کە بەسیجە و
بەنهێنی کارێکا بگەڕێنەوە ئەوانەی کە چەکیان پێ و خۆفرۆشن دەستیان بە خوێنی خەڵک سوور نەبوو بگەڕن ناو خەڵکە مەجال هەیە بە خەڵک بەخشەندەیە لەو بابەتەوە کەسێکی تاوانی کردێ تەبیعیە خۆ ئەوە خەڵک گزەشت ناکەن لەوانە وەسبحەینێش لە بەرابەری دادگا و محکمەی عەلەنی و ئەوانەدا قەرار دەگرن خۆیان تووشی وەزیەتە نەکەن باش بەڵێ هاوڕە حەسەن فقط فریای ئەم پرسیارە دەکەوین کاتی بەرنامەکەمان کەم ماوە بینەرێک لە بۆکانەوە پرسیارێکی کردووە پێشما بێ زۆر گرینگە نووسێتی ماندوو نەبن من خۆم یەکێک لەو بریندارانم کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەم خۆم هەم براکەم بۆ هەم منداڵەکەم بریندار بووین بەڵام مە کەسمان بووە هاتۆ بەدەممانە کوتێتی هی کام حیزبی کە زانێتی کام لایەنم بەڵام داناتۆ پێی وتوم بڕۆ با ئەوان بخۆیان بێن بەدەمتەوە و چارەسەرت بکەن نووسێتی پرسیارەکەی لێرەدایە برینداری ئەم حیزب ئەو حیزب ئایا کاتی ئەو باسەیە ئێوە پێمان بڵێن بۆ بریندارەکان دەبێت چی بکرێت چۆنیان چارەسەر بکەین وەم سەرەتا دەبێ بڵم زۆر بەداخەوەم بۆ ئەو تێکۆشەرەی کە ئاوا جوابیان داوەتەوە زۆر بەداخەوەم بۆ کەسێک کە ئەو جوابەی داوەتەوە و هەروەها زۆر بەداخەوەم بۆ حیزبێکیش کە ئاوا خەڵکەکەی خۆی بۆ فەرهەنگەوە باربێنێت کە هیوادارمەوە سیاست هیچ حیزبێک نەبێت لە کوردستانە نە لە ئێرانە ئایا کونی ئەم ڕاپەڕینی حیزبێکە و خەڵکی دیکاقیان نییە بەژار بن تێدا ئایا کونی ئەم ڕاپەڕینە بۆ بەدەسەڵاتگایشتنی حیزبەکەی ئێمە و حیزبەکەی ئەو حیزبەکەی ترە و خەڵکی دیکە مافیان پێوەی نییە وی ئەوە شتێکی زۆر خراپە شتێکی زۆر نامۆیە و هیوادارم شتی ئاوا تێکرار نبێتەوە ئێمە لە وەختی شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیدا کە بریندار دەگیرا پاسدار ئەرتەشی هەرچیەک ئەوڵکاری فەرماندەکەی ئێمە ئەوە بیان بەنە پشتی جبهەوە دەرمانیان کرد و هاتوو بمان کوژەیتر بەجێ ئەوەی کە ممکن و ئەو گولەی لە ڕفاقی پەنادەستمان کەوتوو لە کەسێکی دیکەمان ئێستا من و تۆ نەبوایەتین لە جیاتی ئەو یا ئەویش بەجێ فڵان پاسدار و ئەوی دیکە کوژرا کەس بیر لەوە ناکاتەوە لە وەختێکا کە بریندارێک هەیە کە بڵێ چۆ بڵێ بە حیزبەکەی خۆت ئەوەی یەک دووەم ئەو ڕاپەڕینی ئەم حیزب ئەو حیزب نییە ڕاپەڕینێکی جەماوەریە ئێمە بۆمان نییە و من داواکەم لە هەڵسوڕاوانی هەموو حیزبەکان لە هەموو خەڵکی ڕاپەڕی و لە هەموو تێکۆشەرانێک هەر کەسێکیان بینی لە بەردەستیاندایە بە برینداری بەبێ ئەملاو ئەولا بەبێ پرسن جنسیەتی چییە کوڕە کچە بە تەمەنە کەم تەمەنە مسلمانە دیندارە بێدینە کۆمونیستە هەرچیەکەیە هەرکی سەرشانمان ئەوەیە بە پەلە و کەسا بێ ڕاپەڕێنی ئەوە بەرینە دوورەوە لە سەحنەی کەوتوێتە بەر پەلاماری دڕندانی هێزەکانی ڕژیم چۆن ئینسانێک دڵی دێ لە پەنای دەستی منە هاوخەباتێکی من بریندار بێ بەڵام لێ پرسم سەر بە چه حیزبێکی بڕۆ حیزبەکەی خۆت بێ چۆن شتی وابێ ئەمە زۆر شتێکی نامۆیە و بەڕاستی من لە زۆر بزوتەوەی تر سەرنوشتیان فیلمەکانیان کتێبەکانیان چارەنووسیانە خوێنۆشتی وام نەدیوە هیوادارم ئەو ڕۆحات تەنگ نەزەریە حیزبیە هەرچی زیاتر کێتە حاشیەوە کاتی ئاوادا دەبێ هەموو کەس برابێ هەموو کەس خوشک بێ هەموو کەس هاو حیزبی بێ هەموو کەس هاو خەبات بێ ئەوە دابنین بۆ هەڵبژاردننی دواڕۆژی خەڵکی کوردستان حیزبەکەی ئەو برادرە دەکا بەدەسەڵاتدار حیزبی ئەو بریندارە دەکا بەدەسەڵاتدار فلان حیزبی دیکە ڕێی پێدا دابنین بۆ کاتە وەختی ئەوانە نییە بۆ ئێمە داوامان ئەوەیە کە بەبێ هیچ تەعەسوبێک بەبێ هیچ لێپرسینەوەیەک لە ئاین لە جنسیەت لە خەڵکی کوێ لە زمان لە حیزبایەتی ئەو خەباتە هاو بەشەی کە دەیکەین دەبێ هاودەنگ بین دەبێ هاو خەبات بین دەبێ خۆڵمان لە خۆڵی یەکا بێ هاودڵ بین ئێستا لە بەرابەری جمهوری ئیسلامی دای چۆن من بریندارێک بەجێ بێڵونێ کێدە دەستی دوژمنەکەمەوە سبحەینێ ئەو جەنایەتانی لەگەڵ کە بۆیە بەداخەوە ڕاستینسان فقط دەتوانین بڵێ بەداخەوەم و وەختی وا دەبێت دەرکەی ماڵەکانمان و دەرکەی دەریچەی دڵیشمان کرابێتەوە بۆ ئەو خەڵکە بۆ هاو خەباتیانەی خۆمان و ئیجازە نەدەین شتی وا هیوادارمی تر قەت شتی وا نەبیسینەوە لەو تەلەڤیزیۆنەش باسی لێ نەکرێ بینەرێک لەو ناڕەحەتیمان بۆ باز دەکەن بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن ڕەحمان پەناه ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوماندا باز بۆ ئێوە بۆ بینەران تان شەوتان شە زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەواوبوونە هیواداریکە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرت جارێکی تر
ئەم ژمارەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە بۆتان دەخێنمەوە 25 24 دەتوانن بێنەوە ڤیدیۆ و پامەکانتان بنێرن بۆمان و ئێمەش ئێوە ئاگادار دەکەینەوە. سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوو تا شەوێکی تر هەر شادی بەختەوە.